عزیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و پاش ماوەیەک لە دابڕان بە ئێوەی ئازیز ئەگەمەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری گفتوگۆ لە ڕێگەی کەناڵی هیواوە. ئەم بەرنامەیەمان بەرنامێکی تایبەتە سەبارەت بە کێشەکانی ژینگە یا مەترسیەکانی ژینگە و کۆبوونەوەی کۆپ 28 لە دووبەی و ڕەنگە دوا بەرنامەی ساڵی 2023 بێت. هۆکاری دابڕانم وەگە بینن دیارە بەدەنگمان دیارە بەهۆی ناساغی و کەمێک بێپشویۆ بوو، بەڵام ومێدەوارم کە لەم بەرنامەیەوە دەست پێ بکەمەوە و هەفتانە وەک جاران بەیەوەی عزیز بگەمەوە بۆ پێشکەشکردنی باسێک و دەربڕینی باری سەرنجی خۆم و گفتوگۆ لەگەڵ میوانێکە وروژاندنی کۆمەڵێک باس بیستنی ڕاو بۆ چوونی ئێوە وە گفتوگۆ سەبارەت بەو مەسەلانەی کە پەیوەندی نزیکی بە ژیانمانەوە هەیە. شتێک بڵێم لەم بەرنامەیە کە تۆزێک تایبەتە لە بەرنامەکانی تران نەبەوەی ژەوەیە کە من لایفم هەیە لەسەر تیکتۆک، ئەواڵێکی تۆزێک خۆشە بۆ خۆم. مەرحەڵەمە یەکەمین بەرنامەیە لە ڕێگەی تیکتۆک و پێشکەشەکەم. ئەگەر دەنگی میوانەکەم وازانم دەنگی خۆم ڕەنگە بەباشی ببیسترێ، ئەگەر دەنگی میوانەکەم لە لای ئێوە بەباشی نابیسترێ، داواتان لێ یەکەم بچن بۆ کەناڵی هیوا، بۆ جۆرانووسێ کەناڵی هیوا تامان لەسەر یوتیوب، لەوێ توانن بەرنامەکە بە ڕاستەوخۆیی ببینن. بەرحاڵەوە تاقیکردنەوەیە، سەرنجامە بوو ڕۆژێک تاقی بکەمەوە بزانم ئەم تیکتۆک چۆن کارەکە. ئەمڕۆم هەڵبژارد بۆ ئەم بەرنامەیە کە لەگەڵ هاوڕێیەک و دۆستێکی دێرین و ئازیز سەبارەت بە باسێکی گرنگ و بایەقدار لەم ڕۆی دنیاە ئەنجامێتی. بەڵێ ئازیزان، بەر لەوەی بچمە سەر باسەکانی بەرنامەی ئەمڕۆ، شتێکی تر کە جگە لەو باسی ژینگەیە کە ئەمڕۆ چینە سەری، جۆرێک دیمەنێکی تاریکی دنیامان نیشانەدا
جەنگی فەڵەستینە، جەنگی فەڵەستین و کوژرانی هەزاران منداڵ بۆ خۆی تراژیدیایکی زۆر زۆر گەورەیە، بەڵام لەوەش گەورەتر ئەوەیە کە پێی تراژیدیای تر دائەپۆشێ، هەر بە سوودوەرگرتن لەم تراژیدیە، بە سوودوەرگرتن لەم تاوانکاریە دژە ئینسانیە ئاشکرایە. هەرچی تاوانکارانی دنیا دەستیان ناوەڵا بووە لە سوودانەوە بۆ تورکیا، بۆ وڵاتانی تری ئەمریکای لاتین، بۆ وڵاتانی تری ئەفریقا، بۆ دەستەمۆکردن و پەلاماردان بۆ سەر ژیانی ئینسان، بۆ سەر ئینسان، بۆ سەر ئایندەمان، بۆ سەر مناڵان و ئەنجامدانی تاوان وا کە تەواوی میدیاکانی دنیاش لێی خافڵن بە جۆرە لە جۆرەکان ڕای گشتی دنیا بە موسیبەتێکەوە سەرقاڵە. بۆیە فرسەتێک کە موسیبەتەکانی تری لەبیری بچێتەوە، لەبەرچاوی لا بچێ، ئەوە فرسەت بۆ تاوانکارێک دەوڵەتێکی ئیسرائیلی تری وەکو تورکیا کە بە ممارەسەتەکانی ئەگەرچی لە مێژووکە شێوانە بێ، بە ممارەساتەکانی دەوڵەتی فاشستی تورکیا دەوڵەتیشتی وەکو ئیسرائیل لەسەر بنەمای ئێتنیک دروست بووە، بۆی ڕۆناکایی ببینی نەبێن دەو جۆرە دەوڵەتانە لەم ناوچەی ئێمەیان نمێنن. ئەم دەوڵەتە ئەمڕۆ فرسەتی هێناوە و لە بەرامبەر چۆکدادانیا، لە بەرامبەر نەتوانینیا بۆ ڕوبەڕووبوونەوەی مقاومەتی خەڵکی کوردستان لە تورکیا، پەلاماری ژن و مناڵ خەڵکی مەدەنی، خەڵکی بێدیفاعی ڕۆژاوای کوردستانەدا. بەرحاڵ نەکو دوایین بەرنامە بێ فرسەتم نەبێ سەبارەت بەمانە قسەی تر بکەم، هەر لەم بەرنامەیەوە ئەو بڵێم دووبارەیەکەمەوە بەدەر لە هەر هەڵوێستیشی سیاسی وەملا ئەولا دڵمان بۆ مناڵانی غەزە، مناڵانی ڕۆژاوا، مناڵانی سوودان، مناڵان لە هەر شوێنێکی دنیا کامڕۆ بەدەست جەنگ و بەدەست ستەمەوە ئەناڵێنن. دڵمان لەگەڵ ئەوانە ئازارە شێشێ، مێدوارین 2024 ساڵێکی باشتر و خۆشتر و ئاسوودەتر بێت لەم ساڵێکە تێمان تەڕان. بەرحاڵ چینە سەر باسەکەمان سەبارەت بە باسێکی گرنگەوە ببینن مەترسیەکانی ژینگە و کۆبوونەوەی COP28. ئەم باسی COP28 یاخود ئەم کۆنگرەیە هەمیشە وایە کە لە کۆتایی ساڵەکان ناکرێت. پێش بەرنامەکە لەگەڵ هاوڕێیاسۆشا بەگاڵتەوە باسم کردوتم لە ئەو وەعداناچێت کە خەڵک لە کۆتایی ساڵە بەخۆیە هەمووشی دووە دەرەچێت، هیچی ناتوانێت جێبەجێبکەی. ساڵی داهاتووی تر جگەرە تەرگەیە ئەم ڕۆژێ چم بۆ جی ناڕۆژی ئەمە ڕۆژێ ناچم 5 هەفتەی 5 ئیتر کەمترە خۆم سوەتە لە جوڵێ ڕەفاقەتی خەڵکی باشترەکەم ئەنێ عادەتم هێتەرچێ، بەڵام هیچیان ناکەی. دووبارە هەمان ئەو پرۆسیسەی کە ساڵانی تر ئەنجامدا و لیان پەشیمانی دووبارە ئەیکەیتەوە. 28 ساڵە ئەم کۆپا کرێ، 28 ساڵە باز لە چاکسازیەکرێ، باز لە خەرجکردنەکرێ لە بواری ژینگایە، بەڵام بەداخەوە هیچ گۆڕانکاریێک بەدی نایە و ساڵ لە دوای ساڵ خراپترە بێ. ساڵ لە دوای ساڵ چاوەڕوانیەکان دێتە خوارەوە. 4 ساڵ 5 ساڵ لەمەوبەر چاوەڕوانی شتێکی تر بوو، یا 10 ساڵ لەمەوبەر چاوەڕوانی شتێکی تر بوو لەوەی کە ئەم 10 ساڵە تێپەڕێکی ببێ. ئێستا ئەوەی کە پێشووتر ئەمان وت ئەبێ دای بگرین، لەواشێ ئەم کۆنگرانە بڕیار بدەن کە لەو شوێنیان ڕابوەستین. بەرحاڵ باسی ژینگە باسێکی گرنگە. وەکو کەسێکی کۆمونیست و چەپ هەمیشە ئازادی یەکسانی ئینسانەکان و بەختەوەریان و ئایندیان کێشە و مەشغەڵەتمان بووە، بەڵام ئەبێ ئەو ڕاستیە باس بکەین و دڵێ کە قسە ئەبێ لەسەر خودی ژیان بێ، ئەمڕۆ لە سایەی سیستەمی سەرمایەداریە، سیستەمی ڕاکردن بە دوای بەرژەوەندیە، نەک کواڵیتی ژیان، نەک یەکسانی، نەک ئازادی، نەک ئەو بەها جوانانێک کە ئەتوانێت ژیانی ئینسان بکا بە ژیانێکی شایستی ژیان، بەڵکو خودی ژیان لە ژێر هەڕەشەیە. وەم هەڕەشەیە جددیە و ئەگەر بە جددیش نەگیرێ ممکنە زەمەن پاش ماوەیەشتر بە هیچ هەرگیز فرسەت بەوە نەدا کە ئێمە بتوانین فریاد بکەوین، چاکسازی بکەین، سەرنجام لە دەستمان دەرچێت. و ئەم سەرزەمینە سەوزە جوانە پڕ سەربەت و سامانە، پڕ
فرسەت و ئیمکاناتە بۆ ژیانێکی ئاسوودە و خۆش و چێژ لێبردنی بێتە شوێنێکە قابلی ژیان نەبێت. بەرحاڵ ئەم باسێکی گرنگ بوو ئەمڕۆ بیکەین. ئەمە یەکەمین هۆی بوو کە بۆ ئێوەم باس کرد. یەکێکی تر لە هۆیەکانی خودی میوانەکەمە. ئاسۆ زەند وەک کەسێکە من بیناسم هەڵسوڕاوێکی سیاسی دێرینەیە. یەکەمین جار کە من چاوم بە دنیای سیاسەتی وە فعالەتی سیاسی و دژایەتی کردنی دەسەڵاتی دیکتاتۆری لە کوردستانە هەڵهێنا و پێما بوو ئومێدێکەوانە و ڕۆژانە بوو کە یەکەم جاراسوی کەریم زەندم بینی و ڕادیۆی دەنگی شۆڕشی عێراقی بۆ کردنەوە. بۆ شتێکی زۆر زۆر بوو و لەو ڕۆژانەوە دەستم پێکردووە تا ئێستا بەبێ وەستە. ساڵی 1970 نازانم زستانەکەی بوو یا پاییزەکەی بوو، سەرەتای بوو یا کۆتایی بوو، بەڵام مەزانم 1970 لەو ساڵانەوە من ئاسۆ زەند دەناسم. ئاسۆ زەند فعال بوو، هەڵسوڕاو بوو. وە خصوصێتێکی تری کە من پێم وایە بایەخدارە لە کەسایەتیەوە ئەوەیە کە ئەو جیاواز لە زۆرێک لە چالاکوانە سیاسەکانی کوردستان کە هاتوونەتە دەرەوە تەنها چالاکوانی سیاسی کوردستان نەبوون و لێرەشەوە هەر بۆ کوردستان کاریان نەکردووە. لێرە وەکو سویدیە، وەکو خەڵکیشی ئەم وڵاتە، وەکو کەسێکە لێرە ئەژی، مناڵی لێرەیە، ژیانی لێرەیە، کاری لێرەیە، بەشێک خۆی بە بەشێک لەم کۆمەڵگایە ئەزانێ، دەستی داوەتە فعالیت و هەڵسوڕانی سیاسی. بیر بۆ شوێنی سیاسی لەگەڵی ناتەری بە یا من ڕەنگە گۆشەم هەبێ لەگەڵی ئەمانە باسێکی ترە. خودی ئەم کارکتەرەوە، خودی ئەم شێوازە لە کارکردنی سیاسی جێگەی پشتیوانی منەوە بەش بە حاڵی خۆشم منیش هەوڵم داوا بکەم. بەرحاڵ دووبارەیەکەمەوە هاوڕیانی تیکتۆک ئەگەر ناتوانن لێرەوە دەنگی میوانەکەم ببیستن، چونکە پێوەما بە کێشە دروستە بێت لەو بابەتەوە، داواتان لێ یەکەم بێنە یوتیوب، لە ڕێگەی یوتیوبەوە کە کەناڵی هیوا سێرچ بکەن، نەیتوانن بیدۆزنەوە و لەوێەوە بینەری بەرنامەکان. بەڵێ لەگەڵ ئێوە ئازیزە پاش ئەم پێشەچیە دوور و درێژە بەڵام پێویستە بە خێراتنی هاوڕێ ئاسۆ زەند دەکەم. ئەم باش ومێدەوارم کاتێکی زۆر سپاس دەکەم کە سەرباری ماندووبوون، سەرباری مەشغوڵبوون بە کۆنفرانس و بە کۆبوونەوە لە دەرەوەی سوید، بەڵام فرسەتت بۆ من ڕەخسان و بەرنامەیە لەگەڵ منە ئەنجام بدەیت. زۆر سپاس دەکەم سەرەتا هاوڕێ. زۆر سپاس شەماڵ گیان، سەری نەوازش و پێزانین و سپاسگوزاری بۆ بەڕێزت کە بە نەخۆشی من هەر لەم ڕۆژانەیە پەیوەندیم پێکردی لە جێگایە کەوتبووی. ئەمە یەکێکە لەو بەڵگانە کە مرۆڤێکی ژینگە پارێزیت کە گوتت ئەبێ ئەم بەرنمەیە بەسەریا تێنەپەڕێت، زۆری بەسەرا تێنەپەڕێت کە کۆپ 28 ئەگەر بیخەینە ساڵی ئایندا ئەو چێژ و ئەوەی کە لەسەر ژینگەیە و لەسەر کاتی ئەکتوێڵ ئێستاکە ئەو بایەخەی نامێنێ. یعنی بەو حەماس و بەو هەستە جوانەوە کە من تۆم بینیوە ئەو کاتێک کە بە ڕادیۆکە بەداخۆ من بۆ ڕادیۆی کۆمەڵە ژەگەڕام، بەس ڕادیۆی کۆمەڵە نەختێ زەحمەتتر دەسەکەوت لەو ناوچەیەکە بووی. ئیتر ئەو ڕادیۆی شۆڕشەمان بە هەر حاڵ بۆ جەنابەت کردەوە. ئەو کاتە هاوڕێ ئاسۆوە ئەزانم یەشێتی تێکۆشانی کارگەران کە خۆشت بەشێکت بووی لە ڕابەرایەتیەکەی کەسێک بووی ئەندامێکی ڕابەرایەتی بووی، تەنانەت ئەندامانە ناردبوو ناو یەشێتیەوە. لەبەرەوە ئەو وەختە دەنگی شۆڕشی عێراق کە یەکەمین جار دەنگی گەلی کوردستان نەبوو ئەو کاتە، ئێستا جیلە نازانن کە ئەوە چۆن دەستی پێ کردووە. یەکەم جار کە یەشێتی نیشتیمانی دروست بوو، ڕەوتێکی زۆر بەهێزی تیار بوو کە یوت ئێمە لە کوردستان و شۆڕشەکەینەوە عێراق ڕزگارەکەین. هەر بەم ئەندازەیە کەس بڕای بە تاڵەبانی ناکرد. وەلە بالموناسبە با من ئەو شتە بەخۆشی بڵێم، تۆ منێکرد بە جەلالی ئەزانی ڕادیۆکۆ بۆ کردبەوە، ڕادیۆکۆ بۆ کردبەوە بەجێ هێشتم
زۆری ئەوە بوو منی شەو ڕادیۆمە کردەوە هەموو ڕۆژێەوەوانە شتی تر نەبوو زۆر متابعی بکەم بۆ ماوەی بووم بە جەناری دوایی تر پیان وتیان ناوانی وتیان مێژووی هەیوانی تکە مێژۆکان کەمێک بۆ باس کرد بوو لێ وردبوومەوانە لە دوای ساڵێک دوای ئەوە ئومێدم لێ بەران بووم بەتێکی تریشمان کرد شەماڵیان زوو کەشتی کە دەست نەکە و کوراسی بچووک پچووکی ماوسیتۆم ئەمانتوانی بیهێنین سەفارەتەکانی کۆری لەوانەوە هاوڕێ و ئەوشتمانە بوویان لە مەکتەبەوە زۆر دەرەوە بۆمان ئەوانەشمان بۆ ناردن بۆ تۆ بۆ داناوی تر لە ڕێگای سێجیهانی و ئەمانەشمان هەر بە هەڵوەرگرت کە نەمانەزانی یەکجیهان هەیە وامانەزانی سێجیهانە و کاتە ئەو هەبوو بەڵام خۆت مرۆڤێکی زۆر بەهۆش و بە دوای ڕاستیەکانە گەڕاوی هەمیشە پێویستی نەکردووە هیچ کەسێک لەم بەرنامەیەی ژیانە نەکەس مامۆستایە نەکەسی شاگردە هەر هەمومان ئێمە فێرە بین دەرسەکان لە ژیانەوە وەرەگرین لە هەڵەکان شتیکە فێرەبین و بەرەو پێشەوە ئەڕۆین یاخۆ بەرەو دواوە کۆتایی ساڵە جێگەی هەیە قسانە بکەین ئاسۆ من وازانم کە بەرەو دواوە گەڕێیتەوە لاپەڕە پشندارەکانی ژیانت هەڵە دەیتەوە کەس بە شتێک دڵخۆشە خەڵکانێکن بە سەرکەوتنە زۆر بڵێن پێسنوورەکان یا سەرکەوتنە گەورەکانیان لە بواری بزنس و پارە و شتی ترا دڵیان خۆشە یاخود بە کاریەر یاخود بە لە ڕووی پیشەیەوە سەرکەوتن مەبەستمەوەی کاریەر یا بە ئەوەی کە دەرسی چیان خوێنووە شادی چیان هێناوە ئەوانە لاپەڕ پشندارەکانی ژیانانە من کاگەڕێمە دواوە لاپەڕ پشندارەکانی ژیانم هەموو ڕۆژانن کە بەرەنگاری زۆڵم زۆرمان کردوێتەوە بەو ئەتیبارش کە بەڕێزت بەشێک لەو یادگاریانەی منی جێگەی ڕێز و خۆشەویستی تایبەتی بەرحاڵ چینە سەر باسەکەمان پێشەچەکەمان زۆر درێژە نەچێشە و بینەران ماندوو نەکەین دووبارەیەکەمەوە لە بینەرانی تیکتۆک ئەگەر ناتوانن دەنگی میوانەکەم لە ڕێگەی تیکتۆکەوە بە باشی بیویستن داواتان لێ یەکەم ڕوو لە یوتیوب بکەن ببەخشن لە یوتیوب بنووسن کەناڵی هیوا بەلاتینی یا بە کوردی دەتوانن کەناڵی هیوا بدۆزنەوە لێەوە بەرنامەکان ببینن بەشداریش وەر ناگرم بەداخەوە ناتوانم بەڵام ئەگەر کاتی هات و فرسەت بوو حتمما ئەو کاتە ئاگادار بەڵێ هاوڕێ ئاسۆ باسی ژینگە باسێکی گرنگ و باسێکی پێویستە بە بڕای منیشە لەو شتانەی کە وەک ئاماژەشم پێداکە ئێمە وەکو چەپەکان کەمکارین تایە مۆزۆی ژینگەیە ئەنی زۆر جار قسە لەسەرەوەی کە گەربیتە سەرەوەی کە باسکی بڵێ ژینگەی ئێمە خەریکە لە بینە چێوێرانە بێوانە دەیجا تا سەرمایهداری مابێ ئەما بێ ینی نازانم نەگەر نەخۆشەکەم بەرم بۆ دکتۆر وە دکتۆر پێم بڵێ یەک ڕێگا هەیە هەر ئێستا دڵەکەی بۆ گۆڕی باشە بۆی ناگۆڕی وازی لێ بێنە منزم هەرچی عشرەتم لێ بانگەکە و دکتۆراکەمە دەرەوە دکتۆرێک گەیەنە بتوانێت 4 ساعتی تر بیژێنێ ئەمە بە بڕای من مەسەلەیەکی گرنگە ئەنی ژیان هەر تەنها ئەوە وجودی نییە ممکنە ژیان بە سەعات و بە ڕۆژ و بە ساڵ و بە ئەوە ئەپێورێ ئەگەر نەتوانێت لە بینبردننی سەرمایهداری ژینگ ئەمان بۆ ڕزگارکە ئەگەر بتوانین لە ژێر فشاردانانی ژیانمان ساڵەکانی ژیانمان بۆ درێژکاتەوە ناوێت درێژیەوە بکەین نابێ بڵێن یا ئەم سەر یا ئەو سەر نابێ بڵێن یا هەموو یا هیچ لەگەڵ ژیانە یاری ناکرێت لەگەڵ ژیانە گاڵتە ناکرێت و لەگەڵ ژینگەشە گاڵتە ناکرێت بەم معنای من پێم وابێ ئەم باسە باسێکی گرنگە بەڵام لە ڕاستیە ئایا COP یاخودەوە کە بە معنای کۆنفرانسی بەشدارەکان یاخود مؤتەمەرە شوڕەکە لە ئینگلیزی Conference of Partners شتێکی ئەوە کە ئەمە
conference of the parties or the partners. Conference of the parties بالضبط. ام conference of the parties ما چندمین 28 ساڵێتی ئەمە ئەکات ومانە ئەم جارە بەڵێ قوربان جان بەڵێ یەکەم کۆنفرانس کە گیرا 1997 بوو کە لە بەرلین گیرا ئەویش مەترسی ئەوە بوو کە پلەی گەرما لەسەر ئەم حەسارە لەسەر زەوی ئەبێت ڕابوەستێ لە 1.5 لەوە زیاتر نە چونکە ئەمە حەسارە یەک کێشەی گەورەی هەموو سەرمایەدارەکانیش لە جیهانە ڕاکردنە بە دوای فسوولیا بە دوای ئەوەی کە نەوت و کانەبەردەکان و خاشاک ئەمانە کە دروستیەکات ئەمەیە هۆکارە ئاساسیەکەی هۆکاری پیسکردنی ژینگە و هۆکاری دۆمۆکسیدی کاربۆن زیادکردنەکەی ئەم بەرهەمە نەوتیانن ئەم بەرهەمە بەردیانن کە لە جیهانی ئێستادا کە سەرمایەدارەکان بە دوایە ڕائەکەن و چێشمە چێشمی لەسەرەکەن. ئەم ساڵە کە ساڵی 1970 هەتا ئێستاکە کە ئێستا 2023 کاتە 28 ساڵ 28 ساڵ ناوی ساڵەکانە کە کۆنفرانسی یەکەم تا ئەگیراوە ساڵ بە ساڵیش ئەم کۆنفرانسە تا ئەگیرێت بۆ ئەوەی کە کۆنتترۆلی ئەو پیسایی و ئەو بەرنامانە بکرێت کە لە بەرنامەکانە تەسبیت کراوە کە ئێمە بێ هەوڵ بدەین بۆ کەمکردنەوەی فسوولیا کە کرۆکی باسەکە لەو مەسلایە کە پلەی سەرزەوی نەگاتە دەرەجەی 2.9 یاخود بگاتە زیاتر چکە ئەو کاتەی تر ئەو سەهۆڵ بەندانەکانی ئەتوێتەوانێ ئیترەوە بێتە مەساتێکی زۆر گەورە بۆ هەموو بەشەریەت بۆ مرۆڤایەتی و بۆ ئاژەڵ و یعنی هەتا کارەساتی لافا و کارەساتی هەموو کارەساتە ژینگەیەکان لەمەوە دەست پێکات. جا ئەم مەترسیە ئەم شتەوای کردووە کە ئەم دەوڵەتانە کە ئێستاکە خۆتە زانی لە شوێنێکا گیرا کە سوڵتان جابر خۆی سەرۆکی یعنی با بڵێن یەکێکە لەو کەسانەی کە گەورەترین ساحێبی ماهینی مافیای نەوتی دەوڵەتین لەوێ لە وڵاتەیە کە بەڕاستیەکەی ناوی ئەدنۆس یعنی ئەم کۆمپانیا گەورەیە کۆمپانیایەکی دەوڵەتیە خۆی سەرۆکی ئەم کۆمپانیا دەوڵەتیە. ئەنجا تۆ بزانە سەرۆکایەتی کۆپ و لە وڵاتێکی نەوتیە بکرێت چ معنایەکی مەهزەلی و چ معنایەکی بەرچاوم بوورە قسەکەش ببین نەبەمەوە هاوڕێ ئاسوا هاتە بەرچاوم بچی داکۆچی کۆنگرەی داکۆچی لە مافی ئاژەڵان بەری بۆ قەسابخانەکە هەڕێک ئاوە حەد دروست خۆی دروست شەماڵ گیان خۆی ئەم ڕاکەڕاکەیەی سەرمایەدارەکان کە با بڵێن بە دوای وزەیە خۆی وزەیە کێشە ئەساسیەکە وزەش کە ئێستا ئەتوانێت ببڕێنرێتەوانێ ئیتر نەوت و فسوولیا دەرنەهێنێت چونکینە بەدیل و ئالتەرناتیفی ئەوانە هەیە لە هەر شوێنێکی دنیا ئەگەر سەهۆڵبەندانیش بێ هەوا هەیە ئاو هەیە وزەیە توانیت با دروست ببێت لە شوێنی گەرماییە کە ئەفریقا بێت کە چقەی گەرما بێت بە تیشتی خۆر ئەتوانی تۆ ئینەرژیەک وزەیەک پەیدا بکەی کە خۆی نوێژوەند دەکاتەوە خۆی تازە دەکاتەوە پێویستی بەوە نابێت کە ژینگەکە پیس بکات و ئەمانە ئەوانن ببنە سەرچاوەی گشت وزەکانی جیهان. بەڵام ئایا ئەم خاوەن مەسلەحەت کۆمپانیا گەورانە ئامادەن واز لەم هەموو ئۆتۆمبیل و لەم هەموو فابریک و لەم هەموو شتانە بێنن هەمووی سکروت بکەن و فڕێ بدەن بڵێن ئێمە لەبەر خاتری وشەکەی جەنابەت کە کوتت ئایا ئێستا ژیانمان چۆنە بێت بیر لە مناڵەکانی ئایندەی من و تۆکەنەوانیان مناڵی مناڵەکانمان کە هەوایەکی پاک وەکو ئەمڕۆ هەڵمژن یاخود حەسارەیەکی ئاوامان بۆ گەرم نەکەن و
وڵاتەکە وێران بکرێ کاکە تو ئەم وڵاتە هەر ئەگەر وێران کرا هەتا سیر بکە یەک پلەی گەرما لەسەر حەسارەکە ئەبێتە هۆکاری ئەوەی کە دەیان ملیۆن مرۆڤ بێ ئاو ببێت وشکەوانی بێ ئاوی بێ ئەوەی کە بتوانێت یعنی ئاوی خۆشان ئەم خاڵە تۆزێک ڕۆشنتر بێتەوە مەسەلا ینی یەک پلەی گەرما ینی ئێستا خەڵگەڵێ باش ئەم ساڵ پلەی گەرما گەیشتە 41 ساڵیشتی بە 42 10 ساڵی تر بوو بە 42 بۆ بەین ینی ڕاستە پلەیەکینە بەڵام خۆ زۆر نییە پلە دەرەجەیەک چییە ئیتر شتە سپریتە زۆرتر دانین و دنیا کێشەی نامێ پێم خۆشە ڕوون بێ کاگاسانی بازە کەس ئەمەوە ڕوون بێ یەک دەرەجە بەرزبوونەوەی پلەی گەرمای گۆی زەوی یعنی چی کارەساتێکی زۆر گەورەیە ئەگەر ئەو پلەیە ئێمە تەماشای سەهۆڵبەندانەکان بکەین و ئاژاوەکانی کە لەوێن توانەوەی ئەو سەهۆڵبەندانانە کە بە شێوەیەکی زۆر خێرایی بەو پلەیە کاریگەریەکی زۆر گەورە لەسەر تەواوی حرەکەی ئیکۆلۆژی با لافاو باران و تێکدانی هەموو ئەو مەوجانەی دەریا ئەمانە هەمووی دروستەکات ئەم کارەساتانە کە دروستە بێ بە یەک پلە ئەگەر ئێمە لەم 1.5 نەهێڵینەوە قەرار وا بوو لە 2030 لە 1.5 بهێڵێتەوە بەڵام تۆ تەماشاکە ئێستاکە لەم وڵاتانەیە کە لە ئەو پەڕی گەشەکردنی تەکنیکی و تەکنەلۆژیایان خۆ ئەبێت لەو پەڕی تەکنەلۆژیایە بتوانێت دووەمۆکسیدی کاربۆن بە جیهازێک یا بە شتێک دروست بکرێ هەوڵ نادێ هەتا ئەو دووەمۆکسیدی کاربۆنە هەڵبمژرێت لە ئەتمۆسفێرە لە زەرپۆشە و بخرێتەوانێ ناوچاڵ یعنی ئەمە دەوڵەتی سویدە بۆێنەوە بۆ نمونە وەزیری کەش و هەوا ڕۆمینە پورمختاری کە موالیدی 95 یعنی ئەمە بۆتە ئەم وەزیرە بۆتە گاڵتەجاری بەڕاستی کەسانی ژینگە پارێز ینی وەکو هەتا من باسی هەتا پارتی سەوزیش نەکەم پارتی سیاسیش نەبێ نەتورشیت فرێنینگەن کە ئەمانە منەظەماتی سروشتین و پارێزگاری سروشت دەکەن لە سویدا زۆر خەڵکیان هەیە ئەمانە هیان ئێخە ئەگرن بە وەزیرەکان و بە سیاسەتمەدارەکان کە بەدەستی سیاست ئەم وڵاتە ئەتوانرێت کاریگەریەکی زۆری هەبێت لەسەر ژینگەیاننا مەسە بۆ نمونە حساب کراوە پرۆفسەکان حسابیان کردووە ئێمە لە 2024 لە سویدا لە چوارچێوەی ئەم سروشتە جوغرافیەیە 400 تەن زیاتر خاشاک و پیسی گاز زیاد دەکات بەڵام کە لە کاتێکا تۆ ئەم چیژۆڵە گەنجە ئەپرسیت وای نیشانەدات کە سوید پێشەنگی ژینگەیە سوید لە هەموو جیهانە بۆتە ئەوەی کە ببێتە نمونەیەکی زۆر جوان لە جیهانە بهێنرێتەوانێ لەگەڵ ئەوەشە ئولفیش ئولف بەڕاستی کە بڵێن سەرۆک وەزیرانە بە زیرەکترین وەزیری هەتا ئێستا کلایمت داێنێت یعنی ئەڵێ ئەمە تا ئێستاکە بلیمەتی وا هەر نەبووە مەسە تۆ تەماشاکە ئەم بلیمەتە یەت ئەڵێ تاقەی نەوەوی نیکلێر پاوەر ئێمە ئەوە کەڵک لێوەرەگرین ئەمە زیاتر ئەزمەکانمان بۆ چارەسەرەکە ئەنجا تۆ تەماشای یەک شت کە شەماڵگیان سەرمایه‌داری هەمیشە لە کاتی ئەزمە ئەمە کاڵ مارکسیش خۆی زۆر جوانوتوێتی بە ئەزمەکان ئەیانەوێ بە شتێک بدۆزنەوانێ بۆ ئەوەی ئەوان فریبی کڵاو بنێنە سەر خەڵک پێیان بڵێن بابەجان ئێوە هاانێ ئەم
خۆربەسەری و گرانی و بەهایی وزەیە ئەم هەموو کارەبایە کە گران بۆ لەسەر شانی خەڵکە ئێساکە لە باتی ئەوەی بێڵەکەی 1000 کرۆن بێ دەقات زیایی کردووە ئەمانە ئەڵێ ئێمە بۆتان چارەسەرەکەین ئەیکەین بە نیکلێر پاوەر ئەیکەین بە تاقەیەکی نەوەوی چەند ساڵێکی تر بەرهەمە هێنرێ یعنی لەگەڵ ئەوەشا کە چەندین ئیستگەی ژینگە پارێزی وەک وەکو لە زۆر شوێنە داوای ڕوخسەتی ئەوەی کردووە کە ڕوخسەتی پێ بدرێت لە ناو دەریایە بیان ناو جێگایەکە بێ کە بای هەیە هەتا ئێساکەوانە پشتگوێ خراون یان لەلایەن ئەم دەوڵەتەوە ئەمە زۆر فەرقێکی زۆری هەیە لەوەی کە پێر بولوند وەختی خۆی لە پارتی سەوزا بوو و وەزیرێکی ئێمە بوو تەرخان کرابوو لەو بارەوانێ زۆر شتیکەی لێستان ڕاوەتەوانێ یعنی ئەو پێشکەوتنانی کە ئەو کاتە کراوە لەگەڵ ئێستاە فەرقێکی کارەساتێکی زۆر گەورە هێنێ بەسەر ژینگەی سویدا هەر ئەم سیاسەتی لیبرال و سیاسەتی بۆرژوازیانەی کە ئێستاکە بەدەستی ئێسدیەوە بەدەستی ناتەبایی سیاسیەوانێ ئەبرێ بەڕوانێ ئەوان زیاتر ڕەئی ئەدەن بۆ ئەم شتانە لە دەست ژینگە پارێزەکان سانراوەتەوانێ و بە ئارزوی خۆیان بە یاری ئەکەن بە ئاهیندەی خەڵکەوانە و بە ئاهیندەی ژینگەی ئەم وڵاتەوە یعنی ئەمە باسەکە ئێمە کە باسی کوپەکرێ کوپی 28 خۆ ئەبوایە لە ئەساسە بەڵگەنامە و بەندەکانی پاریس جێبەجێ بکات لە 2015 پاریس پێوترێت پاریس ئەفتاڵت ئەو بەند و بەڵگانە زۆر گرنگ بوون کە ئەبوایە بە هەموو شێوەیەک سیر بکرێت ئێمە ئەم وڵاتانەی کەوا ئیمزایان کردو کە ئیشی بۆکەن خۆی لە هەموو جیهانە سەیری بکەی خۆی 198 وڵاتە بەندەکانی قبول کردووە بەندی پاریس 198 بەس لەم 198 بە واقعی سەیری بکەی بە ڕاستیەکەی 55 زیاتر لە ناو مەسەلەکانە یعنی تەماشای کە هێشتا نەگەیشتوتە نیوەشی ئەجا ئەم 55 واژۆیە کە ئەوێت بیکایەکێ لەوانە مەسەلەن سکەندناڤیە وڵاتەکانی سکەندناڤی بووە کە بە هەندێک گرن یعنی مەسەلەی ژینگا لێرە بە هەندە ژیرێ خۆ وڵاتانی تر نییە کە ئاگا و خەبەری لێ نەبێ ساکە تۆ سەیری وڵاتی داماوی عێراق و کوردستانی ئێمە بکە یەت زۆر بە ڕووسپی و بە ڕووسوریەوە یە دائەنیشێ لە کوپە خاوەنی کۆمپانیای نەوتینەوانش بەڵام لە عینی کاتە ئەگەر تەماشا بکەی ئەو گازە پیسەی کە لە کەرکووک کە ئێمە مناڵ بووینەوە نییە چوینە کەرکووک لە ماڵی پورە سەبلی و پورە بلوک ئەمانوی نزیشی ئەو ئاگرە بکەینەوە بە شەو ئەمە جوان بوو سەیری بکەین بەڵام لەگەڵ ئەوە مەترسیەکەی ئەوەندە مەترسیدارە چکە غازی میسان و دڵ نەوتەکەیە کە تێکەڵە بێ فلترێکدا نەدراوە ئەو غازەکە ئەسووتێ دێتە دەرەوە هەر ئەو غازە لە بەسرا خەڵکێکی زۆر لە نزیکی ئەو غازەوە ئەژی تووشی چەندین هەناسە تەنجی و سەرەتان و تووشی دەیان نەخۆشی بوون مناڵەکانیان ناڕەزاییەکی زۆر دەرەبڕێت بۆ ئەم وڵاتانە کەچی زۆر بە ڕووسوریەوە چن دائەنیشن داوای پارێزگاری و داوای مافی ژینگەییەکەن خۆیان بە نوێنەری مافی ژینگە ئەزانن و لە دەست ئەو کەسانیان سندۆتەوانێک کە بەڕاستی ئەیانەوێت بۆ ژینگە هەوڵ بدەن و ژینگە پارێز بن و بەڵام هیچ دەسەڵاتێکیان نییە یعنی ڕاستەکە ئەوەی کە لێرە باسی هی دەکرێت کۆنفرانس ئۆف پارتیز یەکێک لەو پارتە سەرەکیانەی کە ئەتوانێت ڕای من ڕواگەی سۆشیالیستیانە بێ ئاوا بێ قسە لەسەر تەنها ئەوە نییە نایەکسانی لە بواری ئابوووریان نەمێنێ باسەکە لەسەر نایەکسانی لە بواری دەسەڵاتە لە بواری کاریگەریدانانە
و کێشە ئەوەیە نوێنەری خەڵکی دنیا تەنها دەوڵەتەکانن و دەوڵەتەکانی لە هەموو جێگایە کە ئەساسەن کاریان ئەوەیە کە خەڵکی دنیا ناچارکەن بە کۆمەڵێک چوارچێوە بە کۆمەڵێک سیاست و بەشی زۆری دەوڵەتەکان لەسەر بنەمای وەلانانی ئیرادەی خەڵک نەکە تەنها بەشی زۆرە تقریباً هەر هەمووی بەگشتی دەوڵەتەکان لەسەر بنەمای نوێنەرایەتیکردنی ئیرادەی خەڵک دامەزراون کە خۆی لە خۆیان بە مانای وەلانانی ئیرادەی خەڵکە و دانانی کۆمەڵێکە لە جیاتی خەڵک بڕیار بدەن و بڵێن چی ئەکرێت و چی دەکرێت بنا خەڵکی ئاسایی ئەوەی کەوا بەڕێزە باسیەکەی بە گازەکانی بەسرە و بە کێشەکانی ئەمریکای لاتین و شیلی و جنوبی ئەفریقیاوانە بناڵەکانیان گیان لەدەزێن ئەوانە هیچ دەنگێکیان نییە هیچ نوێنەرایەتیشیان نییە یەک شتی کەش سەرنجی ڕاکێشام لە بڕیارەکانیە کە ئەم بڕیارانەی کە من ئێستای بینم لەبەر چاوم و پارانەی کە تەرخان کراوە بۆ بواری ئەنەرژی یاخود بۆ بواری وزە 6.8 ملیار دۆلار تەرخان کراوە بۆ بواری فینانس یاخودەوەی کە لە بواری پارۆپولایە نووسراوە 16 ملیار و 16 بە جۆرێک لە جۆرەکان ژمارەکان یەک ناگرێتەوە بەڵام سەرنجام ئەم پارانەی کە لێرە سەرف کراوە بۆ سەر بۆی زەوی هەر هەبووی کە نزیکە بێتەوە ممکنە بڵێن لە 80 ملیار ئەو پەڕی ئەمریکا لە ڕۆژەکانی ڕابردووە بەستەنا بۆ داکۆچی و کۆمەک بە ئیسرائیل بڕیاری ناردنی 14 ملیار دۆلاری دا و پرۆژە لەبەردەسا بوو کە بیدەن بە کۆنگرس کە کۆنگرس بڕیار بدە بۆ ئۆکرانیا و بۆ ئیسرائیل 200 ملیار دۆلار تەرخان بکرێ بۆ کۆمەشی سەرباسی باش بوو باسی ئەمریکا و کرد شەماڵ جان ئەگە بیرە بێ ترامپ خۆی دەرهێنا لە بەندەکانی پاریس قبولی نەکرد بایدن هاتەوە ناوی و ئیجبار کران کە ئەبێت پارەیەک بدرێ بەڵام ئەو پارەیە کە بەڕێزت ئاماژەت پێدا من بۆ دەگەڕێنمەوە بۆ تاریخی گلاسکۆ لە گلاسکۆ کەزانیان ژینگە بە شێوەیەکی مەعساد تەبعەن ئەویش بە پێی ئاماری توێژەرەکانی جیهان لە گلاسکۆ ساڵەکەی بیزەبت نازانم بەس بودجەیەکیان تەرخان کرد لە گلاسکۆ هەتا لەو وڵاتانەی کە تایە ئیتیفاقی کردێکی لەوانە سوید بوو کە لە بینی 2020ەوە بۆ 2025 ئەو کاتە یعنی پێش ئەوە بوو پێش 2020 بوو ئەوە زانم لە گلاسکۆ کە زانیان ترسناکیەوە هەیە ئیجباری سویدیان کرد 100 ملیارد دۆلار دابنێ لەو 5 ساڵەیە چکە 5 ساڵەکان خێتەی خەمسی بۆ دانێن بۆ ئەوەی کەوا مواجهەی ئەم کارەساتی ژینگە بکرێت و کە بە دەردی واتەنی خوار پێوتێ کەمکردنەوەی ئوتسلێپەکەش دەردانی یاخود غازە پیسەکان و دۆمۆکسیدی کاربۆن و خاشاکە پیسەکان و ژەهراویەکانە ئەم ئوتسلێپە وایە لێرە بەو پارەیە بکرێت لە 2030 کە ئێمە 5 ساڵی ترمان تقریبان ماوە 6 ساڵمان ماوە یعنی ئەبێت لە کەمتر بکرێتەوەانێ بە نیسبەتێک کە ئەگەینە 2040 و 2050 بێ بە سفر یعنی کە ئەبێ بە سفر یعنی با بڵێن پلەی گەرما ئەمە هەمووی کاریگەری خۆی لە پلەی گەرماکەیە ئەبێت ئەم خاشاکە پیسی ئەم غازە پیسانە وا کەم بکرێتەوە بکرێ بە سفر بەڵام تەماشای ئێستا ئەم پارانەکە یعنی تەنها یەک شت هەیە ئەویش لەوانەیە شتەکە تۆزێک ئیجابی بێ یعنی نەدراوە بە بانقی جیهانی ئەم پارەیە خراوەتە ژێر دەستی ئێنەوە
UNFN تصرفی پێوەکات یعنی بودجەکە ئەبێ ئەوان تەرخانی کەنەوانێ بۆ دابەشکردن بۆی ئەو شوونانەی کە زۆر زەرری لێکەوتووە زەرەربەخشی هەیە لە جیهانە ئەبێ ئەمانە چارەسەر بکرێت. بەڵام ئایا ئەمە قەرزی ژینگە پرسیارە گەورەکە لێرە هەیە ئەم مەسات و برینارکردن و زاماکردنی ژینگەیە کێ ئەیداتەوانێ یعنی من وەک ئەگەر لە من بپرسی وەک ڕێی خۆم وەک بۆچوونی خۆم لە هەندێک شتیشات ئاماژەم پێکردو و نووسیومە ئەگەر بتەوێت ئەم وڵاتانە بێنیت و محاسبەیان بکەی ئەبێ دادگایەکی ژینگەی نێونەتەوەیی هەبێت و ئەو دادگایە لە هەر جێگایەکە کە بزانرێ ژینگە زامدارە زۆرترین زەرەربەخشی ئەبێت بۆ ئاژەڵ و بۆ سیستمە ئیکۆلۆژیەکەی ئەبێت ئەوانە بە دادگا زۆرترین قەرەبووی ئەو ژینگەیە بکەنەوانێ جا ئەمانە چێن کۆمپانیا گەورەکانی جیهانن سەرمایەدارەکانی جیهانن و ئەو وڵاتانن کە یەکێ لەوانە وڵاتی خۆمان کوردستان یعنی من کە باسی ئەو هەموو دووکەڵ و پیسیەم بۆ کردیت کە بە هیچ شێوەیە قەرەبووی خەڵکەکەی خۆی ناکاتەوە هەتا قەرەبووی ئاژەڵ و قەرەبووی هیچ شتێکی کە ناکاتەوە و ئەگەر ڕای نەپێچیت و ئیجباری نەکەیت و لە بانقەکانیا پارەکەی هەڵبەست نەکەیت و ڕای نەکێشیت خۆ ئارەزومەندی خۆی نایەتە پێشەوانێ سەرمایەدارێکی دەوڵەتی یان بۆرژوازیەشی کە کۆمپانیا نەوتەکانی لەبەردەسایە بڵێ فەرمونون ئەمە نیوەی پارەکەم ئەدەم بە ئێوە قەرەبووی ژینگە و دارچانن و دارستانەکان و ئەمانەی پێ بژێنەوە بۆی بەلایانی کەمەوە ئەم سرکلە یعنی بتوانێت ئەم دۆمۆکسیدی کاربۆنە چەند سەرفەکرێت دوو ئەوەمە کاریگەریەکەی کەمتر بکرێتەوە یعنی ئەگە ئەم دادگایە نەبێت دادگایەکی نێونەتەوەی جیهانی بە هیچ شێوەیەک باوەڕ مەکە سەرمایەدارەکانی جیهان ئاوا بە ئاسانی واز دەبێت من جاران تەبعەنەوەی کە پێوترێت سەرمایەداریەکی یەکسەری هەبوو ئێستاکە سەرمایەداری پڕسەری هەیە پڕسەریەکە کوێ یعنی جاران ئەم منافسەی ئەمریکا کە ئەمریکا خۆی بوو بووە سیادەیەکی عوزما ئێستاکە سین لەلایەکی ترەوانێ رووسیا تەماشاکە ئەم هەموو خراپکردنی ژینگەیە بە پارەی چەک و تەقەمەنی بۆ کوێ ڕوان ئەم هەموو پارەیە تەرخان کراوە بۆ خراپکردنی ژینگە ئەگە دادگایەکی ژینگەیی نێونەتەوەیی هەبێت دێ ئەمانە ئەدەیتە بەر ڕەخنەی تند و تیژ و محاسبەکردن و پارە بکەیتەوە لە بانقەکانی دەوڵەتیا و تەرخانی کەیتەوە بۆ ژینگە پارێزی بەڵام ئەم هەموو شوێنانەی کە بە یەکتریەوە بەسراون ئایا قازانج و مەسلەحەت و پەیوەندیەکانی سەرمایەداری کە ئاوا هیچ چۆتە ناو هەموو جێگایەکی دنیاوە هەر ئاو بە ئاسانی ئەتوانرێت کەلەپچیان کەیت و بیان هێنی بۆ دادگا یانە بێ زۆر هێزێکی لەوە گەورەتر ئەمانە دادگایی بکات وە ئیجباریان بکات بۆ قەرەبووکردنەوەی ژینگە بەحال دادگای ئەو دادگانی کە ئەوانە نێودەوڵەتیەکان متابعاکەن زۆر سەرکەوتنی چێوتیان بەدەست نێناوە تا ئێمە چاوەڕوان بووە کاتێکیش تاوانکارەکان لە بەرامبەر تاوانی شەڕوانە وڵاتانێکن کە بێدەسەڵاتن ممکنە دادگای تاوانی نێودەوڵەتی شتێ بکات بەڵام وەختێک تاوانکاران خودی ئەمریکا خودی ئیسرائیلن تەنانەت تاوانەکانی جەنگیش لێپرسیرەوەی لێ ناکرێت چ بگا بە تاوانەکانی ژینگە کە بە بڕای من بەشی زۆری تاوانەکانی ژینگە هەر ئەو دەوڵەتە یاخودە و ئابوووریە گەشەکردوانەی دنیای ئەم سەردەمە ئەنجامیان داوە من ساڵی 2006 تازە دەستم کردبوو بە خوێندنی سیاسەت لە زانکۆی ستۆکهۆلم وازارم ئەو پێشنیار و بابەت و قسانە کەڕێتەوە بۆ کاتە لە شتێک لەوانەی کە لە
باسەکان ئەکرا بەڕاستی حقەتەکەی بڵێم تەقەی سەریشمە ینی من کەسێکم بە باگراوندێکی سیاسی و ئەو هەموو باسە لەسەر مەواضعی تاریخی دنیا و ئەوانە خوێندەوەم هەبوو بەڵام بێتە سەر مۆزۆی ژینگە 18 ساڵ یاخود 17 ساڵ لەمەوبەر ئەوانە بوو کەسێک من بەم حساسەتی ئێستا هەم مەسەلەی ژینگە ببینم و ڕەنگە ئەوە نشی کە باس کراوە قسەی لەسەر کراوەوانە بەشێکیەوە بێکە مەلایینی وەکو منیش هەبن کە ئەمڕۆ زۆر باشتر دەزانن کێشەی ژینگە چێ و کاتە خەبەرێکیان نەبوو لەگەڵەوەیە کە مەسەلەی ژیانی خۆیان بەخەبات بۆ ژیانشی باشتر داناوە ژینگەیەشێک نەبوو لەوانە من بیرمێ لە کۆبوونەوەیکی سیاسیە کرا هاوڕیانی حیزبی کۆمونیزم سەردەما هەبووین یەکێک لە هاوڕیان پرسیاری کرد لەسەر مۆزۆی ئەو کە لە عێراقا تێک درا و سەدام هەموو دارخورمایی بڕێ و پێما بێ 30 ملیۆن دارخورمای نازانم بەلای دارخورمای بڕیوە بەرحاڵ لە جنوبی عێراق و ئەو کێشە ئیکۆلۆژی کە دروستی کرد ئەو هاوڕێکە ینی کەسێک بوو لە کەسە ناسراوەکانی ناقیزبی وەڵامی دایەتی باجارە بە شەرەکان ڕزگار کرد جانۆری دارخورماکانی ژێت کە بە بڕای من جوابشی زۆر سەرکەوتوو نەبوو بەڵام منی ژەودەم هەر بیرکردنەوەی وام هەبوو ئەوەی کە ئەو کاتە بیستمەوە بوو چین و هندستان شەڕیان لەگەڵ دنیای غەربا ئەوەیە ئەڵێن هەتاکو مەجال مابوو بوار مابوو کاربۆن سووتێنینوانە ئێوە هەمووتان سووتان ئەمڕۆ کە ئێمە هاتوونی جامامانێ ئەوەی ئێوە کردوتانە کەمێکی ئەوەی ئێوە بکەین بە ملاحەزاتی خۆمانەوە بۆ ژینگە ئەوانە بەڵام دەستمانەگرن ئەڵێ نایەڵی دەی ئاوێ با بین بزانین چەندێک مەجال ماوە ئێمە کاربۆن سووتێنین یاوەتان مەجالەکەی خۆمان بەکارێنین یاوەتان مەجالەکەی خۆتانمان بنێ یاوەتەی ئێوەژەتانی وەکو ئێمە ئینتاج بکەن و بەرهەم بێنەوەوانە ئەتوانین مەجالەکە خۆمانتان پێ بفرۆشینەوە یعنی ئەوەی کە مەجای بەکارهێنانی کاربۆن چەندێک ماوە بیسووتێنی و چەندێک بەرهەمبێنیتەوەوانە ببێ بە تیجارەتێک لە بینی دەوڵەتەکانە بۆ نمونە هندستان بڵێ من سەنعەتمەوەنە نییە بەڵام چاینە لە پەنامەوە ئەم هەموو بینێکا ژمارەی دانیشتوانیشمان بە ئەندازە یەکە ئەبێ بە ئەندازە یەک بوارمان هەبێت کاربۆن سووتێنینەوەوانە مادە ئەو کاربۆنە سووتێنەوەوانە با بێت ئەوە لە ملیارە ئێمە لە جاتی و کاربۆنەی ئێمە کە بەکارهێنێ ئەو بوارەی کاربۆنی کە ئێمە بەکارێن نازانم شتەکە ڕوونیان بەبەرهام مەبەستمەوەیە کە جۆرێک پرسی ژینگە بە هیچ جۆرێک ناتوانێت دوور بێ لە پرسی یەکسانی و دوور بێ لە پرسی بەرابەری و دوور بێ لە پرسی عەدالەت یعنی عەدالەتێک لە دنیاە بوونی هەبێ هەر زۆر ڕاستە ئەگەر بیرێ بێ یاسا و دەستوری عێراقا داربڕینەوە سزا بوو ئەگەر دار ببڕایەتەوانێ ئەوای قەرەبووی بکرایە ئێستا بە هیچ شێوەیەک یاساکانی عێراق لە کوردستانە ئەگەر ببینیت ڕێگای تاسوولجە لەبەر بەرژەوەندی چەند سیاسیەک چەند سەرمایه‌دارێک چەند جارێک ئەو هەموو دارە جوانە سنەوبەرانە مەترسی سووتانیان هاتە سەر و ئەسووتێنران بۆی بکرێت بە پرۆژەی سەناعی و پیشەسازی یان بکرێت هاوڕێ من وازدانم دار ببڕیتەوە ئێستا خەڵاتەکری هەر بەلیلی باخی بەختیاری باخی بەختیاریان تەخەتکردیان بە تەشێ بۆ خورافات بوو بە جێگایەک بۆ بزنسێکی زۆر زۆر باشی نێودەوڵەتی ڕوابطی دیبلۆماتیشی پێ عیلاجەکرێ ئەنواع ئەشکال مەشاکلی پێ حەلەکرێوانە ئێستا عەکسەکەی ڕاستە دارێ بڕیایەت و سزا ئەدرای ئێستا دار ببڕیتەوە لەوا چێ پاداش بکری بەڵێ ئاخر ئەمانە هەمووی ئاکامی ئەو گەندەڵی سیاسەتمەدارانەیە کە وڵاتەکە بەڕێوە ئەبەن و ئەگەر ناویان بڕێ سیاسەتمەدار کە تۆ تەماشاکە ماناچن لە دووبەی نوێنەرایەتی با بڵێین ئۆلیا یاخۆت گاز و نەوتەکە کات نەک نوێنەری ژینگە بێت ئەگەر نوێنەری نەوتیشە و نوێنەری سەرمایه‌داریە
یعنی هەتا ئێستا سیر بکە پارەیەکی زۆری ڕەش دیار نییە، ئەو پارە ڕەشە لە کوردستانە کە تۆ لە هەموو وڵاتی دنیاە حساب ئینتاجی دەخلی قەومی GNP کە پێوتێ GNP بێ GNP معلوم بێ دیار بێ. بەڵام ئێمە هەتا ئەو GNP من شتێکم نووسیبەوە لەسەرەوەی کە ئەبێت بکرێت بە گرین GNP بۆ ئەوەی کە ئەگەر بزانیت ڕادەی سەوزی و ئاو ئەوانە لە وڵاتێکە و ئاوی کەم بۆتەوە ئاوی ژێرزەمین هەواکەی پیس بووە، ئەمە بکرێت بە قیاسێک بۆ پێشکەوتنی ئیقتصاد و بەروبەرهەمی ئەو وڵاتە. ئەو وڵاتە ناتوانێت تۆ هەر بە ئاڵتون و بە بەرهەم تەقسیمی ئینتاجی ئیژمالی دانیشتوانەکەی بکەیت و بڵێ ئەمەیە بە کەپیتانی نەفەرەکانی نفوسەکەی چەند هەموو بەرهەمی لە ساڵێکا تەقسیمەکەیت کە ئاکامەکەیە کاتە پلەیەک ئەو پلەیە نیشانەدات. ئەم پلەیە بە هیچ شێوەیەک لە وڵاتانەیە کە دزی و کە گەندەڵیتیایە نازانێت دەرناکچێت، لەبەر ئەوە ناتوانێت تۆ هەتا پێشەنجی هیچ نمونەیەکی تری لێ بکرێت لەوەی کە ئاوا دزی لێکرێ و ئەرازیەکانی ئەدرێ بە شوێن و دارەکانی ئەبرێتەوانێ و ئەمانەیەکێکن لەم هەموو زەرەر بەخشیانە کە ئەبوایە لە گرین GNP لە گرین ئەم باسە بەجێ بێڵین دیخێنە سەر باسی کوردستان، چکە بنەمێ بە تایبەتی لە کوردستان لە کۆتایی بەرنامەکەیە قسەیەکی درو درێژتر پێمە پێم خۆشە لەسەر سیاسەتەکانی پارتی سەوز لە سویدا و ئەو ڕێکارەی کە ئاراستەتان هەکرێ، ینی کارە بەڕێز دێشێکی لە هەڵسوڕاوەکاری یا چالاکەکانی حیزبی میلیۆ پارتی یاخود پارتی سەوز لە سوید لە ماوەیەکی دوور و درێژ لە فولباکتیگا یاخود لە بڵین ئەنجومەنی کۆمۆنی کارلستاد بووی، ئەندامی ئەنجومەنە بووی، بەشێک بووی لە ئۆرگانە باڵاکانی حیزب لە وێستەر یاخود لە خۆراوای سوید. ئەمانە ئەو کارانە و ئەو وەزایفانە کە تۆ کردوتە بۆیە لێرە ئەو پرسیارانەی کە بەرامبەر بە حیزبی سەوزەکەم بەڕۆڕی بەڕێستانەکەم و بۆی وەڵامی بدەنەوە. بەڵام بەر لەوە من داوا لە بینەرانەکەم ئەوانەی کە لە تیکتۆکەوە سیرمانەکەن و ئەوانەی کە لە شوێنی تریشەوە سیرمانەکەن ئەتوانن کۆمنتەکانی خۆیان لە ڕێگەی یوتیوبەوە بنێرن کە ئەگەر بەشداریەکتان هەیە لە کۆمنتێکتان هەیە لە ڕێگەی یوتیوبەوە متابعی بەرنامەکە بکەن و کۆمنتەکانتان لێەوە بنێرن بۆی وەڵامیان بینەوە. ئەم بەرنامەیە کە لە تیکتۆک بڵاوەکەمەوە تەنها بۆ تاقیکردنەوەیە بۆی بزانم کێشەکانی چی سوودەکانی چین بۆی جاریشتر بتوانم باشتر سوودیان لێەوە بگرم و بەگشتیش داوا لەسەر جەمبیرەرانی بەرنامەکانی کەناڵی هیواکەم کەناڵی هیوا لەسەر یوتیوب لایک و سەبسکرایب کرد. من کەناڵی وا بینم 150,000 فۆلۆوەری هەیە لەسەر یوتیوب کاشە سەیری بەرنامەکانێکم سیرەکەم باسی جەجاڵ و یاجوج و ماجوجەکە. بە بڕای من هەر چۆنێک بێت وازانم کە زۆرتر لە چەند هەزار چەپ کوردزمان لە کوردستان هەیە و کەناڵەش کەناڵی هەموو چەپەکان بووە، کەناڵی هەموو ئازادی خوازەکان بووە و شایانی ئەوە هەیە پشتیوانی بکرێت بە سەبسکرایبێک کە هیچ شتێ ناچێت و بە شێرکردنی ئەم بەرنامانە بۆی بینەرێکی زۆرتر بیان. بچینە سەر و باسە کە سەبارەت بە مەسەلەی پارتی ژینگە لە سویدا هەیە. پارتی ژینگە لە سویدا هەمیشە دەنگەکانی لە بینی 5 بۆ 6 و 7 کە من هاتم نازانم، من پێشتر نەمبینیوە یارە وا ئەزانم سەردەمانێک پارتی ژینگە لە ڕەنگە لە مەژ نیسبەتی زۆرتری هێنابێ و ئەوەشتم بیستووە کە لە مێژووی سویدا پار ساڵانێکی دوور و درێژ لە حکومی سۆشیال دیموکرات پارتی ژینگە بۆ تۆمەتبار کرا کە دەسەڵات لە چەپەوە چوو بۆ ڕاست، بەڵام ئەمانە لەو لاوە بووەستی قسە لەسەر مەسایلی خودی ژینگە بکەین. ئەو چێکان سیاسەتانەی پارتی ژینگە یاخود پارتی
یا میلیۆ پارتی لە سویدا کاریگەریی ئۆتۆی نەبووە، بەشی زۆری قورساگە کرێتە سەر شانی خەڵکی هەژار. لیترێک گاز من ئەکەمە سیارەکەمەوە ئەو لیترە گازە بۆ من تقریبا لەسەر تەکلیفی دوجار کە دێم کرد 24 کرۆن بوو. گوایە لەم 24 کرۆنە زیاتر لە نیوەی، یعنی 13 کرۆنی ڕەنگە بچێ بۆ زەریبەکان، 11 کرۆنی ئەدرێ بە پارەی هەموو ئەوەی کە بەرهەمی هێناوە، نەقلی کردووە، دایناوە لە بڵێن وێزگەی گازەکە و پێت ئەفرۆشێ، پارە لێ وەرەگرێ، هەمووی 11 کرۆنی تێچێ، دەوڵەت 13 کرۆن وەرەگرێ. بەبێ ئەوەی ئەم زەریبەیەکە وەرە ئەژیرێ لە هیچ چاکسازیشی بواری ژینگە ڕەنگی دابێتەوە. ینی نەک ئێستا کە ئێمە حیزبێکی ڕاستڕە و حیزبی ڕاستڕە و داخڵ حیزبێکی فاشی ئێستا حکومەتی سویدە، ئەوەی کە سوپارە دیموکراتە نایە حیزبێکە حیزبێکی ئەو پەڕی ڕاستە و ئەوە حکومەتی سویدەکە. مۆدێراتەکان بوون بە دەستکێشی دەستی سوپارە دیموکراتە نابووی کەوا دیار نەبێت چێکن. بەڵام ئەم حکومەتە نا پێش ئەم حکومەتەش خۆ ئەم سیاسەتانەکە ئەنجامی داوە، بانگەشەی بۆ کردووە پارتی سەوز یاخود پارتی ژینگەی سوید چی توانیوە بکە بۆ نمونە سیارەی گاز بۆ ناکەن بە غیرە پوسی بۆ نمونە. ئەمە گۆڕینەکەی ڕەنگە زۆر ئاسان بێ و ئەو زەریبە ئەوە بۆ بەکار نایە. من چۆن سیارەی کارەبا سیارەمان هەیە لە ماڵەوە بە ناچاری لەبەرەوەی دوو کەسی سێ کەسین هاتو چووەکەین ئەم ڕۆژێ بۆ کار و ئەوانە دەویستمان بە سیارە بێ، دوو سیارەمان هەیە لە ماوە سیاری دۆمانتمان کارەبایین پارە ناین بین بەشێکیشی زۆری بەردەمێکە نەخشەمەوە بوو کە سیاری کارەبامان هەبێت لە بەرەوەی کە برێوە سیاریشی تری بەنزیل بەکاربێنین. وان سیرەکەم سیارە کارەبایەکە زۆرتری تێت بگە شانسم نەبووایە لە فرسەتی ئەوم نەبووایە ئۆفەرێک کەم لە گازەکە زۆرتری تێ چەمە بۆچی جا کارەبا بەکاربێنم گاز بەکارنێن ڕاستی سەرباری ئەم گرانیەش هێشتا کارەباکە گرانترە بێ لە ئەنی ئەمە پرسیارانە کە خەڵک زۆریان کە. بەڵێ شەماڵجان ئافرەتێک کە بە ناوی ئێوە هاڵسترۆم پێش بەرنامە ڕێزێت من پەیوەندیم پێوە کرد دیارە کاتی کریسمسە زۆر پامیشم بۆ دانا کە پرسیاری لێ بکەین. یەکێکە لەو ئافرەتانە کە نووسینی هەبووە مەچوونی هەبوو پەرلەمان کە ئەنووسێت بە 5,000 کرۆن، یعنی کە ئەوەمە ناکە 500 دۆلاری ئەمریکی تۆ توانی ئۆتۆمبیلی غازەکە و بگۆڕیت پێوتێت کۆنڤەرت مەسابەکەی بگۆڕی، مەشینەکەی بگۆڕی، دیانەتەکەی بگۆڕی بەبێ ئەوەی سەرمایەدارەکان بێن ئەتراز بگرن، چکە خۆتەزانی دیزل جاران بە زیاتر بە لەگەڵ ژینگەیە یان و دەگونجێ، بەڵام دوای توێژینەوەکان دەرکەوت کە سەربەخشیێکی زۆر گەورەی هەیە و ئەبێت ئەمانە گران بکرێت و بتوانرێت بیۆگاز، گازی سروشتی، گازی جیا و خواردن و ئەمانە زیاتر بێنیتە ناو خیابان و جادەکانەوە و دووەمۆکسیدی کاربۆن کەم کرێتەوانێ. ئەمە ئافرەتە هەتا بەحسێکیشی هەبوو، توێژینەوەیەکی هەبوو لەسەر ئەوەی کە ئێست و هایدرۆجین ئەتوانێت وزەی تیا گەمارۆ بکرێت، هەڵبگیرێت ئەو وزەیە و لەگەڵ ئاودا، یعنی تۆ تەماشای سەڵەنسەی ئۆتۆمبیلەکان بکە لە باتیەوەی کە دووەمۆکسیدی کاربۆنی CO2 لێبێتە دەرەوانێ با H2O ئاوی لێبێتە دەرەوە و ئەم پرۆژەیە بەکاریش هات سەرکەوتنیشی بەدەستێنا، یعنی هەتا پرۆژەکەوا بوو کە ئەوتوانی کەسێک لەوانە ئەم کارانەشی کرد ئەو ئێستووە لە ناو سەڵەنسەکەیە ئەیوتە مۆنە پاکە ئەتوانی بیخۆیتەوە، ئاوی سەڵەنسەکە بخۆیتەوە کابێتەوە بە ئاو لە باتیەوەی ئەبوو بە لیکاوێکی ئاوی
نەک دوو کەڵێکی پیس و بێت سەدان نەخۆشی و کارەسات دروست بکە. یعنی خۆی ئەمە یەکێک بوو لەم بەحسانە کە پارەیەکی دەوڵەتی بۆ تەرخان بکرێت و ئایا ئەم هەموو کۆمپانیانە ئامادەن بێن ئەم کارە بکەن، چکە ئەزانرا ئێمەش ئەزانین کەسەکانی کە هەتا پرایڤێتشن ئۆتۆمبیلێکی خۆی خۆشەوێت نایەوێت فڕی داسکوتی بکات ئەگەر قەرەبوویەکی باشتری نەبێت، ئەگەر شتێکی تری نەبێت ئەڵتەرنەتیڤێکی تری نەبێت بیکات. لەبەرەوە ئەم ئەڵتەرنەتیڤانە بوو بۆ هۆیەوەی کە ئێمە تۆمەتبار بکرێن کە پارتی سەوز دیزڵی گران کردووە، بەڵام ئێمە بەدیلی ترماندا نابوو. ئەو بەدیلە بوو کە پارەیەکی چاک بدرێ بۆ کەسانەی کە ئۆتۆمبیلی پاتری بەکاردێنن، کارەبا بەکاردێنن و هەروەها ئەمانە لە زەرایب و تاکس و چوونە ناوەوەی شارە گەورەکانە ئەمانە مەعفوو بکرێن لەوەی کە پارەی ترێن مسکات بدەن. ئەم پرۆژانە هەر هەمووی هەبووە کە کاری بۆ بکرێت ئەگەر ئێمە لەسەر دەسەڵاتدارەتی بووینایە بودجەشی بۆ دانرابوون، بودجەکانی ژەبێت لە پەرلەمانە ئیتیفاقی لەسەر بکرێت کە ئایا تاکو چەڵاتدەیەک ئەتوانین ئەم بودجانە بدرێت بەم شتە. پارەی هەتا هێنانی وزەی خۆر سەنسەل بۆ سەربانەکان کە لە سەتاسی پارتی ئێمە توانی ئەمانە بکات بۆ ئەوەی کە ئێنەرژیەکی سەوز و کە پێ دوورێ گۆڕانکاری ئۆمستێلنینگەن، گۆڕانکاری لە وزەیە، گۆڕانکاری لە فسوولیایە، ئەمانە وا بکات کە سوید لە 2040 وابێت ببێتە سفر، یعنی خاشاک و پیسیەکانی ببێ بە سفر. بەڵام ئەمە شتێکە مەساتی بەرپێگرتن و بەرهەڵستەگی سەرمایەداری و کۆمپانیا گەورەکانی جیهانی شتێکی ترن بەرامبەر بە چەپگەر و بەرامبەر بە ژینگەگەر. چکە ئەگەر تۆ سیر تەماشای ئەم ژینگەگەرانە بکەیت و ئەم چەپگەرانە بکەیت، هەتاکە هەندێک پارتی چەپ هەبێ لە سویداوەی کە لەسەر حکومە ڤێنستەر پارتیە، نەختێ لەو شتانەیە ئەوانیش توانیویانە لەباری ژینگەیەوە بێنە پێشەوانێ. بۆ نمونەیەکیش ئێمە ئەم وەزیرەی ئێستا تازەیە ڕۆمانیا پورمختاریمان دایە بەر ئەوەی کە بانکرێت بۆ محاسەبەکردن. پارتی چەپ دوایی هات تەئیدیکردین کە ئەبێت ئەم بودجەی تەرخان کراوە بۆ شتەکان کە زەرەربەخشی هەیە و بۆ نیکلێر پاوەر و هەروەها بۆچی ئەبێت کەم کرێتەوانێ بودجە بۆ ئەو وزانەی کە جێگای وزە پیسەکانە گرنەوانێ و خۆی نوێژە نەکاتەوە، هەمیشە تازە ئەبێتەوانێ ئەبێت پارە بدرێ بەوانە بودجە بۆ ئەوانەدا بدرێ. بەداخەوە ڕێگایەکی زۆری لێ ئەگیرێ وە دەردی خۆشت گوتت ئێزدێ سوێری دیموکرات ئەوانن کە نوێنەری بۆرژواجیەکانن، نوێنەری ئەو سەرمایەدارانن، ئەوانن گرێکی زۆر گەورن و ئاجا ئەم باسە زۆر هەڵەگرێت. تۆ توانی بیبەستیتەوە بە کۆمەڵێک زنجیرەیەک نەمانە بەیەکەوە لە جیهانە کە بەرهەڵستی چەپگەر و ژینگەگەر ئەکەن یا ژینگە پارێزەکەن، نایەڵن ئەم مەرامانیان بۆ بکەن بە ئاکام. لەگەڵ ئەوە شایەت نوێنەرایەتی تۆکا لە کوپ یەت دائنیشێ لەوێ سوڵتان جابرێکی بەڕێزی بە ئاخر شت کە ئەو هەموو کاوڕەجایی لێکراوە بەدەنی تۆوتت ئەنجاریت لە ئاخر شتا دێڕێکت بۆ ئەگۆڕێ بەڵێ ئێمە رازین بەوەی کە فسوولیا لابەرین. ئەنجار ئەمە ئایا تاکو ساڵی ئایندە لە 2024 تەبعاً هینی 29 لێ
کۆپی 29 ژیرێکە 29 ساڵ تێپەڕێت ئایا ئەمە ئاکامەکانی ئەخوێنرێتەوە چڕادەیەک بووە ئەنجام ئەساتێکی تر هەیە شەماڵ گیان با من ئەوەم بیر نەچێ بەڕاستی بیرم کەوتەوە پێ بڵێم لە بەندی شەشە لە بەڵگەنامەکانی پاریس بۆ ژینگە بەڵگەنامەکەی شتێکی تایە کە باسی ئەوە کرا ئەڵێ ئێمە ئەبێت وڵاتەکانی تر بتوانێت مامەڵە بکات بە زەویزارەوە بە شوێن بکرێت بۆ ئەوەی کەوا خاشاک و پیسی و خۆڵ و ئەمانە بتوانیت تایە هەڵڕێژیت بە ئارزوی خۆت تۆ سەیری ئەم بەندە خەتەرناکە کە چ معنایەکە بە ئەم بەندی ژمارە شەشە یعنی دەستی سەرمایه‌داری وڵاتەکانی جیهانی سەرمایه‌داری ئاوەڵاکە بچێت لە وڵاتێکی ئەفریقایە چی پیسی و خاشاک و ئەمانەی هەیە بیرژێتە خاکی ئێوانێ ئێتۆ ئەمە ئەبێتە دوو هۆکار کە باس لە خەتەری قیاس و ژمارەکردنی بەتەن چەند پیسی و خاشاک و مەوادی زەرەر بەخش هەڕژێت ئەم وڵاتە دەریەکات لە GNP-ەکەی خۆیان ئەڵێ ئەم شتە من پاک کردوێتەوە لە وڵاتی خۆمانیە یعنی عینی وەکو پشیلە مردووەکەی لێ هاتووە لە ماڵەکەی خۆیان فریا بە سربانەکە ناینێژێ لە ژێر خاکێکی بۆ دانانێت بۆ گەنەکەی نێتەوانێ فرێداتە ماڵی دراوسێکەیە و بیزەبت ئەمە عینەن ئەو حاڵەتەیە کە یەکێک لە ئەوە بە شێوەیەکی زۆر ڕۆتینی ئەمە ئەنجامە درێ هەمڕۆ ئێستاما کرێ ینی ئەوەی کە باسەکەن لە ناوەڕاستی مۆحیتەکانە شوێنی وای تایە ینی دوورگەی وای تیا دروست بۆ بەهۆی پلاستیکەوە یا پلاستیکەوەی لە پەنجاکانەوە بەرهەم هاتووە ینی هەمووی بەرهەمی چەندێکە بێ بە 70 ساڵ کە پلاستیک وەکو مادەیەک ئێمە سوودی لێوەرەگرین ئەڵێن دوورگەی وا دروست بووە کە چەند بەرابەری یەکێک لە وڵاتەکانی ئەوروپایان نامێ بڵێم ئەڵمانە گەورەیە بەڵام چەند بەرابەری وڵاتێکی ئەوروپی لە ناو جەرگەی محیتەکانە دوورگە دروست بوو ئەوەی لایلۆنە یعنی ئەمە ئەو پیسی و خاشاک فرێدانە کە ناو بەحرەوە خستوتەتە ناو ماڵی دانە بەدانەمانەوە یعنی ئێمە لە کوردستانی پرشتێکی ئەومان بەرپێ ئەگەرچی بە فرسەخیش بڕۆی چاو بە دەریایەک ناکەوێت بەڵام ممکنە بەشی بەرە بڵێ ئەچینە سەرە و خاڵە چکە زۆر گرنگە بەڵام مۆڵەتم پێ ببووی حەقێک بدەین بە نەتورشیت فرێنینگەن ئەو جەمعیەتە ئەو کۆمەڵەیە کە ناوی خۆی ناوە پاراستنی سروش یەکێک لە خاڵەکانیان ئەوە بوو کە نادیان بۆ کوپ خۆیان نەچوونە ناو کوپی 28ەوە چکە لە 27 نادیان کە ئەبێ بەندی 6 هەڵبگیرێت چکە بەندی 6 ئەو تیجارەتکردنا بە هیچ شێوەیەک مەسئولیەت و بەرپرسیاریەکە لەسەر حەسارەکە کەم ناکاتەوە و ئەبێت دوو جار لەوانەیە قیاس بکرێت چکە ئەو وڵاتەی کە دواکەوتووە شوێنەکەی ئەدات بەوەی کە حساب کراوە پاک بوو بێتەوانێ زەوی لەم خاشاک و لەم دەرکردنی شتە پیس و غازە هەژانەکان ئەو غازانەی کە زەوی هەژێنێ یاخود ئەو شوێنانە پیسەکات ئەمە دوو کەڕەت حسابەکرێتوانێ ئەجا بۆ ئەوە بەڕاستی ئەم ڕێکخراوە ژینگە پارێزە ڕێکخراوی ژینگە پارێزانی سروشتی پاراستنی سروشتی زۆر داوە کە هیچ پارتێکی سیاسیش نییە وەزاندامی زۆر لە پارتە سیاسیەکان زۆرترە لە سویدا ئەمە بە بیرمان نەچێتەوە ئەجا خاڵێکی تری گرنگی ئەم بەندانە کە بە هیچ شێوەیەک تەطبیق ناکرێت ئەبێت فینانسێر یعنی پارەکەی بە چ شتێک دابردێت مەسەلەن ئەم وڵاتە تەخسیس دەکرێت ئەڵێت ئەوەمە ئەبێ بودجێ دابردێت بۆ مەسلەی بەرهەڵستیکردنی ئەم خاشاکە و ئەوەنە دابردێت بۆ ئەوەی کەوا بتوانرێت
سەرمایە گوزاری بکرێت لە شتێکی ترا لە جۆرێک لە جۆرەکانی تری بەرهێنانی وزەیە کە لەگەڵ ژینگە ئەگونجێ کە ئەویش باو تیشکی خۆر و هەروەها ئاوە یعنی هێزی ئاوە ئەجا ئەمە ئەو خاڵەی کە بەڕێزت باست کرد پلاستیک ئەو هەموو پلاستیکە پیسانەی کە لەو دەریایە هەیە سین تێی کەوتووە ئەینێرێتەوانێ ئەیکات بە مەمکەمژەی نێرێ بۆ مناڵەکانی بەنگلادش و کوردستان ئەزانی چەند مناڵی ئێمە لەو مەمکەمژانە ئاچکە هەرزانە دەستی کەوتووە ئەیکات بە پرۆدوکت ئەینێرێت لەگەڵ ئەوە شاکە تەکنەلۆژیای سین ئەوەندە بەهێز ئێستا زۆر شوێنی جیهانی کڕیوەتەوە یعنی بە سەرمایەشە دات بە قەرز و هەروەها فایدەشیە خاتە سەر بەڵام زۆر بێ وڵاتانە کە ناتوانن بیدەنەوە لە دواییە ئەچێت خۆی ئیسtismاری خۆی کات و بە شێوەیەکی زۆر زۆر ناشەرعیش هەر شتێکی بێ ئەتوانێت لە وڵاتەیە کە ئەتوانێت بەرهەم لە وڵاتی خۆیان بێنێت یەت ئەو شوێنە کات بە مەڵگایەکی خۆی و دەسەڵاتێکی خەریکە ئەبێت بە هێزێکی سەرتاسەری لە جیهانە کە ئەمریکا زۆر زۆر لێترسی ئێستاکە یعنی ئەم رووسیا زەبەلاحەکە هەموو ئەوروپا وایە نەزانی بە دوو ڕۆژ بە چەکی تەقەمەنی و منافەسەی رووسیای پێکەن و رووسیا لاچێت و لە ناوچێ زانیان کەوانی ینی ئێستا هەتا شکستیان هێناوە زۆر وڵاتەکان بۆ پارەی تەقەمەنی و چەکوانە هەتا کۆنگرێسی ئەمریکی خۆی ناڕزایی خۆی دەربڕی کە با بە خۆمان کێشەی خۆمانمان هەیە ئێمە دەرەقەتی رووسیا ناین جەنگەکە هەرەوە نییە من باسەکەمان لەسەر ئەوەیە کە ئایا پارە ئێستا بۆچی تەرخانەکرێ ینی بودجەکان چۆنی تەقسیمەکرێ فینانسێری زۆر زۆر گرنگە کە فینانسێری جەنگ و تەقەمەنی نەکرد ئەمە لە باسی نابووین ببەخشە ئاوڕێ ئەمە لە باسی سیاسەتی سویدا بووین بەرحەڵام باسانەکە کردن هەمویان پۆینتی زۆر سوودبەخش بوون بەڵام لایەزار من پرسیارەکەم لەسەر مۆزوعی سوید تەواو نەبووە ینی دروستە اقتراحێکی دیاریکراو هاتووە کە ئێمە گاز ئەمەنە زیاد دەکەین بەو مەرجەی کە بۆ نمونە ئەو پارەی تەرخان بکرێ بۆ سیارەی کارەبا لای چۆن لە ئەزمموی سیاسیمان من ئەگەر بمەوێ پێشنیارێکی دیاریکرا و پرۆژەیەکی دیاریکرا و بەو شێوازەی کە من ئەمێ بیبەمە پێشەوە ئەتوانم بە جۆرێک سیغەیەک دابنێ مۆمانە بڕیارنامەیەک دەنگی پێ بدرێ کە یا هەمووی پاش هەڵبۆشێتەوە یا هەمووی بچێتە پێشەوە ناکرێت بەشێکی بیکەی بەشبەشیکەی یعنی دیارە من لە بیدایەتەوە فرسەتێکی ئەوم داوە بە دوژمنەکانم بە ناحەزەکانم کە ئەم سوودە لەم ئەوە وەربگرن ممکنەمە یاری سیاست بێ ئەگەر ئاوان نەکەم ڕەنگە بەرامبەرەکە قبوڵی نەکە ئەگەر هەردووچی پێکەوە بێ بەڵام یەکەم بە بەشبەش هەردووچی دەنگی پێدرێ هەردووچی دەنگەدا کە بەرامبەرەکە مەزانێ بەیانی هەڵی وەشێنێتەوە ئەمە لە دنیای سیاست تا جایزە بەڵام ئەساسەن هەدەفەکە ئەوەیە کە بەنەگەر قەت ئەبێت نازانم دەنگەکە بۆچی وای هەندێک ئێستا باشە ئێستا باشە بەڵێ بەڵێن ئەکرێت لە دنیای سیاسەتە بە جۆرێکە کە من ئەگەر بمەوێت بۆ نمونە مەسئولێتی کارێکی وا هەڵنەگرم کە بەسەرما بشکێتەوە فرسەتێکیش بم بە بەرامبەرەکەم کە شتەکانم لێ قبولکە ئەزانم موەقەتە مەکسبێکی سیاسی بەدەزێنم بەڵام ئەسڵی قەزیەکە ئەدۆڕێنم من پێم وابێ چونکە باسی ژینگە پارێزی بۆتە سیاسەتی ئەحزاب و قسە لەسەر حکومەت و کورسی وەزارەت و کورسی پەرلەمانە لەبەری ئەوەی باز لە ژیانی خەڵک بێ هەمیشە ئەم جۆرە یاریانە ئیمکانی هەیە ئەنجام بدرێت ئەگەر نا بڕیارنامەیەک لەسەر زیادکردنی نرخی گازە بەمە پێشەوە کێشێک لە بەندەکانی تەخسیسکردنی ئەو پارەیە کە لەوێ دەسەکەوێت بۆ ئەوەی کە سیاری کارەبا زۆرتر بێت لە سویدا لەبەرەوەی کە ئەمە سیاسەتەکە مەکە ئەگەر ئەمەم نەکرد ناکەم ئەو مجازەتەیەش ناکە ئەو مساومەیەش ناکەم
ئەو مەکسەبەش بەدەست نارم کە بە بڵێم دەنگدەرەکانە بڵێم ئەوە من چوومە پەرلەمان و بڕیارێکم پێدا بوو کە گاز گرانەکەمەوە تا گرانە نایکەم لەلایەکی ترەوە بڵێن بۆ نمونە ئەم اقتراحاتانی کە کراوە لە ناو شاری ستۆکۆڵم ئاگە بڕۆی بە سیارە پیات تێپەڕێبی باش بێت باشە ئەم بازە وەختی خۆی بۆچی دانراوە بۆ ئەوە دانراوە کە بڵێن ئەو غازاتە سامە لە ناو شاری ستۆکۆڵما کەم بێتەوە باش ئەمە بە سیاری کارەبایی ئەو ڕۆم ئێستا زۆرترە دەم لە سیارەکە بەڵێ ئەوەی کە ئەمە ئەم جۆرە سیاسەتانەوە ئەم جۆرە پرۆژانە یعنی دوای ئیسیفتای لەسەر کرا دەنگی پێ نەدرا کەچی دووبارە جێبەجێ ئەکرێت بە موقەت دایانینەوە دوایی نانە موقەتی چیەوە بڕایە اینجا کە بوو بە پارەش و بوو بە سەروەتێکە دەوڵەتینێکە سبارە دیموکراتە ناش بەیانی بێ و باجە لا ناتشکە ناتوانێت لای بەرێ لەبەرەوەی بودجەی دەوڵەت لەسەر ئەساسی ئەو باجانە حساب کراوە کە لە خەڵک وەرەگیرێ یعنی بە جوورێک کۆمەڵگا دەرگیری دۆخێکی نالەبار کراوە کە منی کارگەر منی موچەخۆر منیەکە داهاتن سنووردارە ئەبێ باجی دەوڵەمەندبوون و یاری بە ژیانکردن و ژینگەکردنی دەوڵەمەندەکان و کۆمپانیەکان بدەم کە بڕای من ئەمە کارێکی کردووە کە لەگەڵ هەموو ئەمە بەستە جوانەکانی پارتی ژینگەیە بەڵام دەنگدەر باوەڕی پێ ناهێت ئەمە ڕێی منە بەڵێ شەماڵ خۆی ئێمە کە وەکو پارتی سەوز ئەم سکاتەماندانە لە ناو شارە گەورەکانە لە ئەوەڵا بوو بە زەجەیەکی گەورە بەڵانەوەی کەوا دۆمۆکسیدی کاربۆن زیایی کردووە بەهۆی هۆکاری دانیشتوانێکی زۆرەوانێک کە دانیشتوان هەمیشە زیاکات ژمارەی ئۆتۆمبیلەکان زیاکات ئەمانە بۆ خۆی هۆکارێکی گەورەن لەوەیە و ئەگەر لە ئێمە پرسیار بکەیت لە ناستۆکۆڵما هەر پێمان خۆشە بە شەمەنەفەری ژێرزەوی و بە کۆلێکتیڤ خەڵک بە یەکەوانێ بڕوە یعنی چۆن لە وڵاتێکی دواکەوتووەک و کوبایە کوبا من بۆ نمونەیەنمەوە خەڵکەکە ئەوەندە ئاگایی بەنگەوە هەیە هەتا ئێسا کە لە دراوسەکان یەک ئۆتۆمبیل بەکارەهێنن پاسێکی پچکۆلانە بەکارێنن هەر هەمویانەچن بۆ ناوشار ئەگەڕێنەوە لە سەعاتێکی معەنە دە ئۆتۆمبیل نابن یەک دانە ئۆتۆمبیل ئەڕاتە ناوشارەوە 50 ئۆتۆمبیلی تازە و بەها و ئەمانە ناکردێ هەر ئەو ئۆتۆمبیلانەیە برهوی کۆن و هەمووی سکرود ناکردن بیخەنەوە بە قاشاکی زۆر هینی 57 لە ئێستاوە لە زمانی فیدل کاستروانێ هەر بە برهۆکانی کۆن ئەم سەر و ئەو سەری پێەکەن و چاگەکەنەوانێ یعنی سیاسەتی دەوڵەت زۆر گرنگە مەسە بۆ نمونە وڵاتی خۆمان ئەمە بۆچی من باسەکەم لێرەوە چینەوە سەر وڵاتێکی تر وڵاتێکی تر چونکی نەژینگە گلۆبالیزمە ینی ژینگە هەمووی بەیەکەوەیە ژینگە لە کوبا خراپێ لە کوردستان خراپێ لە سوید خراپێ هەمووی ئەچێتەوانێ ناو ئەتمۆسفێر و ئەچێتەوان ناو زەرپۆش لەبەرەوە ئەگەر تۆ ڕاستکەی وەک دەسەڵاتدارێتی سیاسی لە کوردستانە کە ئێستا تۆگە تەماشای بڕۆ سەیری ئیزاعەکان کە هیچ کەسێ باسی ژینگاکە نایکە هەمووی باسی موچەیە چکە خەڵکەکەیان برسی کردووە ینی ئێنارتی هەر بیکەیتەوە نێکی بەڵام تەماشاکە تۆ ئەم هەموو دووکەڵ و غاز و ئەم هەموو ئاسەیە کە ئیشەکات و ئەم هەموو مەساتەی نەوت کە ئێستاکەش هەر لە زستانە بە تەباخی نەوت و بە نەوتی سپی و نەوتی ڕەشوەمانە خەڵک گەرمایی و سەرمایی خۆی ئەپارێزێ بڕۆ بزانە چ مەساتێکی گەوریان بۆ خەڵکەکە دروست کردووە کە ئەمە وڵاتی ڕۆژ و خۆرە ئەتوانرات بە ئاسانی ژینگەکە بگۆڕن پاکی کەنەوانێ و ئەم هەموو مۆلیدانە تیان نەبێ ئەگەر بەرژەوەندی هەندێک لە دەسەڵاتدارێتی و ئەمانە بێت لە فرۆشتنەوە و کڕینی بنزین و دەستخستنی ئەم کەناڵانەی کە پێی ئەوترێت ژێرمێزەکان کەناڵی ژێرمێزەکان
کە لەگەڵ یەکە کۆمەنیکەشونەکەن و کەس نازانێت ئەم وڵاتە بەرەو چۆوە ئەبن. ئەجا ئەمە بەحسی وڵاتی کوبا ئەکەینەوانەیە کە دەوڵەتێکی بەڕاستی زانا هەرچی گڵۆپی سەدی و گەرمایی هەیە هەر هەمووی سکروت کرد لە ماڵەکانە. گڵۆپی ئاسانی کە بە دەرەجەیەکی زۆر پلەیەکی زۆر گەرمی ناداتەوە شەوقەدات و بە 25 وات ئیش ناکات بە واتێک بە 2 وات عینی ئەو هەموو تیشکت ئەداتێ هەموو ئەوانیان کرد بەوە و سیاسەتی دامەزراندنی یارمەتی بۆ ئەو کەسانی کە یانەوێت وزەی خۆر لەسەر سەربانەکانیاندا بدەن. یعنی بزانە وزە چەند کاریگەری هەبووە لە وڵاتەیە کە دەسەڵاتدارێکی سیاسی بتوانێت ژینگەکەی خۆی پاکاتەوانێ و بە تەنگ خەڵکەکەیەوە بێ. جا ئێمە لە وڵاتی خۆمانە ئەمەمان خەڵکەکە برسی کردووە کە بە عەربیەکەی ئەڵێ لا يمكن التفكير بمعدة خاوية. وان لێ کردومە برسی بووە ڕاکەڕاکەی نانەکەی و ڕاکەڕاکەی موچەکەی بێچکە ژینگەکەیان لەبیر بردۆتەوانێ. بەڵام هۆکارێکی گرنگە بەزەرەوە نییە دێمە سەر ئەو باسە لەسەر باسی کوردستانەوەوانە من ینی ممکنە هەرو قسەی توێ بەڵام بە جۆرێک بەرپرسیارەتی کۆمەلگاژە بێ لە بەرچاو بژیرێ. زانی من لێرە باسی کارەباکەین لە سویددا باسی ئەوەت کرد کە تەشجیعی بڵێن ئەسول ئەنەرژیوارە بکریانی تشتی خۆر وەرگرتنی پرۆژەکەی هاتە بەردەم لە ماڵی خۆم لێرە لە ستۆکۆڵمە سەیرم کرد لە ماوەی نزیکی 10 ساڵە ئەگەری زەرەری نزیکی 30 تا 40 هزار کرۆنم هەیە لە ماوەی 10 ساڵە ئەگەر بیکەم بە کارەبا زەرەرەکەم باشە نەک قازانجەکەم خۆی مەفروض وایە تەشدیع بکەن مەفروض وایە بودجەیەکدا بڵێن بڵێن تۆ گەرە کارەبایدانە پارەیەکا بێت چی قەرزی کەیت 200 و شتێک هەزارەوە دوای ئەوەش ساڵانەش مەسرفێکت هەیە کە مەسرفەکەم حسابە کرد لەگەڵ یا ئەوەی کە پێی وتمە بە کارەبا پارەی بیتوانە بەگینەوە بە بڵێن ئەو شتانەوەکەی خاتە سەر سەربانەوەوانە هەر تقریبا لە ساڵێکە 3-4 هزار فەرقی هەبوو جگە لەوەیە بووم بە قەرزاری 200 هزار کرۆن کە وایە ساڵانە مەسەرەن ئەوە چارەسەری ئەوە هەیە شەماڵیان چارەسەری ئەوە هەیە ئێستا عینی کۆمپانیا پێوترێت لیسینگ بە لیسینگ تۆ بە 1000 کرۆن ماهانە ئەو 1000 کرۆنە کە ئەیدەی دەوڵەتیش شتێکێ پێوترێت ڕوت ئافدراگ چەند سەد کرۆنێک لەو هەموو مانگەیە بۆ دەشکێنێت کە تۆ حەقیەوەی کە کردوتە بە وزەی خۆر یعنی لە چەند ساڵێکا تۆ ئەگەر پاترێکی بەهێزی هەبێت ئەتوانی هەتا ئەو کارەبایی کە لێو زیایە بیشی فرۆشیتەوانێت کە هات ماڵەکەی بینی و تەختیتەکەی بۆ کردمەوە شتێک بدامایەتی ڕەنگ و هەڵم بژاردایە پێم خۆشە کە کارەبای تاقی شەمسی بەکاربێنم بۆچی کارەبای بەکاربێنم بە بڵێن ئەنەرژینەوە ئەو پەیمانەم هەیە لەگەڵ ئەو شەریکەی کە پێوترێت لیسینگ ئەفتا لیسینگ ئەفتاڵێکەکەیت من شتەکە ئەوەی لە سویدا ئەیبینم من کێشەیەک ئەبینم کە ئەساس بەسەر ئەوەش کە هەر لە کوردستانیشا هەیە کە ئەڵێن کۆنفرانس ئۆف پارتیز باسەکە لەسەرەوەی پارتیەک لێرەیە غایبە ئەویش خەڵکە ڕۆڵی خەڵک ئەوەی کە خەڵک مبادراتی چیەوە چ دەستکەوتێکیە بێەوە چۆن چۆنی هاوکاریکردنی خەڵک لەگەڵ یەکتر ئەتوانێت ژینگە بپارێزێ لە سیاست و لە بیرکردنەوە سەبارەت بە ژینگەیە بوونی نییە یعنی چونکە باسەکە لەسەر ماکتیش یعنی لەسەر دەسەڵاتە قودرەتیش دەوڵەت نایەوێ بیداتەوە بە کۆمەڵگا دەوڵەت لە کۆمەڵگای سندۆتەوە زۆر بڕیار دەنگەکە تێک ئێستا باشە بەڵێ
ئەڵێم زۆر بڕیات کەوتۆتە دەستی دەوڵەتەکە دەوڵەت نایەوێ بیداتەوە بە دەستی کۆمەڵگاوانە من شێشەکە لەوە یابیرم پشیرە سەر کوردستان ئێستا ئەوەی کە لە کوردستانە بینرێ بەڕاستی کارەساتێکی گەورەی لە ڕژینگەیەوە من ساڵی 2011 هەستم بەوە کرد لە بارکۆنی ماڵی دۆستێک لە سلێمانی ڕاوەستا بوو دنیاش سارد نەبوو ینی ڕۆژێکی ئاسایی بوو هیەوە نەبوو خەڵک زۆر پەرەمێ زوشتی کردبێتەوە بڵەمینە جەوەکە بوونی تەباخی لێ هاتا کە ئەکوژایەوە غازێکی دەرەکرد بۆنێکی زۆر ناخۆشی ئەوە بوو هەر هەوای ئەوەی کە هەڵدەمژی ئەو بۆنەی لێ لەسەر تاسەی سلێمانی هەستەکرد ئەو بۆ نەدێ ئاسا تۆ تەماشا ئاسمانی ئەو کاتە بکە کە ئێمەمانان لەو فترەیە کە لە بەغا هاتینەوە لەسەر قەرێوەڵەیەک پاڵەکەوتی سەیری ئاسمان دەکرد چ ئەستێرەیەکی جوان و چ ئاسمانێکی ڕوون دەبینی ئێستا هەر هەمووی بە تەمێکی پیس بە دووکەڵێک داپۆشراوە یعنی بچیتە سەر گۆیژە دیارە لە دووبەیش عینی ئاسمان کە قۆمەی جینگە پارێزی و کۆپی 20 ئەوەی تیاکری 28 تیاکری 28 ساڵە لەوێش ئەو هاوڕێم کە لەوێ بوو ئەو ئێڤا هاڵسترۆم لەوێ بوو ئەو بەڕاستی ئاسمانمان نابینی لەبەرەوەی ئەوەندە پیس بوو ئەوەندە دووکەڵێک بوو ئەومە سمۆکێکی گەورە لە ژینگەکەیانە هەیە لەبەرەوەی ئۆتۆمبیلێکی زۆر زۆر هەموویەویش بە گازی پیس و بە بەنزین و بە دیزل و ئەمانە کارەکات ئیشەکە یعنی ئەمە خۆی مەساتە گەورەکە لە بەکارهێنانی فسوولیایە کە یەکێکە لە بەندەکانی کۆپ کە یەکێکە لەو بەندانەکە ئەبێت ئیلتیزامی پێوە بکرێت کە ئەبێت لا ببرێت بەڵام ئەمە کەی چۆن ئەگۆڕدرێت ینی ئێمە باسی ژینگەکەی شەڕی جیهان ێستا هەمووی بۆتە ژینگە هەمووی بۆتە ئەم چاڵە نەوتانە یعنی ئەم سەرمایهدارانی کە هەیە ئێستانەوێت ئێستا تورکیاوێ پایپێکی گەورە لە بەسرەوە لێ بدات بە ئەرزەکانی خۆیان بینێنێت یعنی تەچیسی ئەوروپای پێ بکات لەم ئەزمەیەی شەڕی ئۆکراینە و رووسیا کە غازی ئێستا رووسی ناگاتە ئەوروپا و قەتعیان کردو ئەوێت خۆی بک بە بەدیلێک یعنی بەرنامەکەشی دار پرۆژەیەکی بۆ داناوە پرۆژەکە لە بەسرەوە دەست پێکات هەتاک و ئەکات خۆی بە ڕۆژاوایبی بە هەرزانترەکەوێ بۆی بەڵام ئەیبات تاکو و مووسڵ ئەیبات لە مووسڵی شەوانێ ئەی خاتە ناو خاکی باکوڕی کوردستانەوە یعنی ئەمە سیاسەتی ڕاکردن و هەڕاکە ڕاکەیە بە دوای ئەوەی کە بزانن لەکوێ قازانجەکرێت و لەکوێ غازی زۆر زۆرتیایە غازی تۆ تەماشای سەتەلایتەکانیش دەوروبەری ئێران دەوروبەری خلیجی فارسی عەرەبەکانەکە پێیان ناخۆش بێت چکە خلیجی فارسیە لە جیهانی خەریتەیە ئەو منتیقانە هەتاکو ئەگاتەوانێ سەر خلیج سەر کوێت و ئەگاتەوە سەر کوردستانیش من ناوم نابوو خەلیجی ماسیەکان خەلیجی ماسیەکان خێتەخمە بە خەلیجی نەوتی تر نە فارسیە نە عەرەبیە بەرحاڵ بالضبط خلیجی نەوتە ئەم خلیجی بزانە چ مەساتێکە یعنی بزانە وڵاتی عێراق ئەگەر خۆی یەکێکە لە پێنجەمین وڵات یعنی لە دوای مەلیزیا و هینی ئێران و لە دوای ئەم وڵاتە گەورانەی کە بەرهەمی نەوت و غازیان هەیە بزانە غازەکەی خۆی بە فیرۆڕوە غازێکی هەیە بە سروشتی بە فیرۆڕوە یعنی چارەسەری هەتا ئەوەی خۆی نەکردووە کە تەکنیکێکی شێتوانێت بە تەکنیکی ئاسان بە تەکنەلۆژیایەکی ئاسان بودجەیەکی بۆ دابنرێ ئەم گازە کۆنتترۆل کرێ نەژێتەوانێ ناو ژینگە و ژینگە پیس بکات لە عێراقا لە بەسڕەیە لە کەرکووکە لە پارچەی شوێنی کوردستانە
بەڵام یەکێکی وەکو تورکایە تەماعی لەوەیە ئەوێ لێوانێ بیبات بۆ کوێ بە پایپ و بە هەموو شتێکی نەخشەی بۆ کێشاوە و خەریتی بۆ دروست کردووە لە کات و زمانێکی معەنە بیا بەدەسەوانێ و کەچی گرێبەستەکانمان ئێمە ئەچین لە ئێران غازەکڕێ چونکی نێتۆ وابەستەجی عێراق هەتا ئێسا بە سیاسەتی ئێرانەوە ئێران لە زۆر شوێنە شەڕی وزە و شەڕی اقتصادیە کات یعنی بزانە لە ئێمەنەوەتانە باخیرەی گەورەی بەهۆی یەمەنیەکانەوانێ قەدەغە کرد کە بە کەناڵی سویسیا بڕوات یعنی ئەم کەناڵی سویسیا کە لە میسر یانەوێت لەوێ شەوانێ ئیسرائیل کەناڵێکی تازە بکاتەوانێ بە غازە بچێتەوانە سەر دەریای سپی لەو کەناڵەوانێ بتوانن شتەکانی خۆیان بەرهەمە اقتصادیەکانی خۆیان ئەمە شەڕی وزەیە ئەم شەڕە کە پێی ئەوترێت جەنگی سێهەمی جیهان چکە ناتوانین بڵێن جیهانی سێهەم چکە جیهان هەر یەک جیهان جیهانی یەکەم و جیهانی دووەم و سێهەم نییە جەنگی سێهەمی جیهانە ئەم جەنگی دووهەمی جیهان لەسەر بار و اقتصاد و ئەمانە ڕووی داوە ئێستاژەم سەرمایەدارانە ئەم کەپیتالیزمە مۆدێرنە کە ناوی خۆی ناوە مۆدێرن یەت بە شکلێکی ترەوانێ باسی ژینگە پارێزیە کات باسی ئەوە کە بڵێ ئێمەش ئەمریکاشی تایە ئەمریکا تۆتەوە ناوانێ باس لە باسی کوپەکات و ئەوێت نەخشەی هەبێ بۆ ژینگە مەسرور بارزانی و نێچیوان بارزانی ئەڕۆنە ناو مەجلیسی کوپەوە دانیشن و بە دەردی هەر کەسێک بە تارەیەکی جیاوازیش ئەم هەموو خاشاک و پیسیە ئەکاتە دەرەوە دووکەڵێکی زیاد ئەکاتە دەرەوانە بە دەردی خۆوتنی مێدیاکان لەسەر ئەمانە زیاتر قسەکان بەس هیچیان ناسنە سەر ئەمە وتەی خۆت بوو پێشەوەی بینە ناو بەرنامەکەەوە بۆی بەبیرە بێنەوە باسێکدانە ئەەکەین بەشتێک بۆیان بەرنامێ بەڕاستی بڕیادا هەتا زۆر بکرێ چون کاسم کرد کە وەختێک سێری میدیای کوردیەکەی بەڕاستی بە ئۆپۆزیسیۆنەوە بە دەسەڵاتەوە بە هەمووی کەشتا لەسەر سۆشیال میدیاشان نووسێ پرسی ژینکە بچۆکترین پرسەکە بایەخی پێ بدرێ یاخود گوێی پێ بدرێ یاوەی کە ئەسڵەن مەسەلە بێ کە چۆن لەسەری قساکەی ئەڵێ چی وە بەشێک تەوانەوەی کە ئەکرێ لەلایەن میدیاکانەوە بە بڕێمە بە نەخشە ئەکرێ تەواوی سەرمای وڵاتی ئێمە مثلەن مەسرور و نێچیر طبعا کە شێخ جابر ئینیکا بێ وانژ لەوێ بن وانژە نەوت فرۆشن وەکو شێخ جابر بۆچی نەچن لەوێ ئەوانیش بەشدار بن نەوت و خۆیان هیچ تریان نێ بیفرۆشن داوانەی تر مەجبورن نەوت فرۆشنەوانی هیچ تریان نێ بیکەن ومن بەڕاستی لەسەر مەوزوعی ژینگەوە لەسەر زۆر مەسائلی تریش بەڕام وەختیەوە نەماوە لە ڕووی ئیعلام و وەختی کە قساکەین لەباری مەسائلەکانەوە تەشهیر بکەین بە دەسەڵاتە یاخود ڕەخنەی لێ بگرین یاخود باسی عیب و عیوبەکانی بکەین چونکەوانە بۆ هەموو کەس ئاشکرا و ڕوونە یعنی ئێمە وەکو ئەو لە داوەنا پتی ینی هیچ بەرهەمێکی نیە هیچ نەتیجەیەکی نییە خەڵک کە ئەمڕۆ دووبارەتەکە لە کەرک و دەنگیان پێاتەوە ئەوە نییە کە نازانێوانە چین باشیان ناسێ ینی هەتاکو ئەوانش کە ڕەنگە زۆر لە ڕووی هۆش و ئەوانەوە ئاگاداری لایەنەکانی تری ژیان نەبن وانی کە لەباری تەندروستیەوە یا لەباری عەقڵێ و تەواوی بەڵام ئەو ڕاستیە زانن کە یەکێتی و پارتی دوو حیزبی گەندە و دوو حیزب بکە هیچ پەیوەندیەکیان بۆ کۆمەلگای کوردستانەوە نییە دوو بشەخۆرن لێ دانیشتوون خەریکی ڕاوەڕوتنەوە هیچ ئیمکانیە بەڵام وەختێک ئێمە باز لە پرسێکی دیاریکراوەکەی نەگە قسە لەسەرەوەی ئەم باسکردنی ئێمە کاریگەری هەبێت لەسەر دۆخەکەەوە هاوکێشەیەک توانین هەڵبژێڕێتەوە یا هاوکێشەیەکی لاسەنگ بێنێتەوە سەر باری هاوسەنگی خۆی و ئەوانە یاخود ئەوەی کە بەرەو پێشەوە هەنگاوێک هەڵبگیرینوانە بێ ئاراستەکە بەرەو ئەوە بێ چێ ئەتوانێ ئەکتەر بێ چێ ئەتوانێ کاریگەر بێ لەمەیان من مشکلەی زۆر گەورە و جددی
پرسی ژینگە لەسەر تاسەری دنیا لە سویدەوە لە کوردستانیشە بەوە ئەبینم کە هەتا لەباری تەحلیلیەوە جەماوەر و خەڵک وەکو ئاژانسی وەکو ئەوەی کە ئەکتەرە وەکو ئەوەی هینە لێیان سێنراوەتەوە یانی ئێمەمانان کە لە لێکدانەوەکانی خۆمانە ئاژانسی و توانای کاریگەری لە خەڵکمان سەنبێتەوە هەر لە بیدایەتەوە ئەو دەم خەڵک وە کەسانێکی تر کە نانووسن و زۆر بەدای خوێنەواری گۆڕینی کۆمەڵگاوانین ئەوان بۆ پێیان وابێت کە ئەتوانن ڕۆڵێکیان هەبێت ینی بە بڕای من هەڵسوڕاوان و چالاکوانە نەبێ ئەم ڕۆڵیاندانن جا ئەم ڕۆڵدانانە ژیانی چی ئاژانسی لە ئیستلاحاتی دینیە کاگاسۆ ئاژانسی یانی قودرەتدان بە کەسێک بۆ ینی تۆ پێی ڕەوا ببینی کاتوانە ژیانی خۆی بگۆڕێ و پێی ڕەوا ببینی کە ئەزانێ ڕاست چیە و هەڵەت چییە وەگەر کەوتە هەڵەوە محاسەبات ولا بڵێن کڵێساکانی کۆنە ئەم عیبارەتیان بەکارەهێنا بۆی بڵێن بەشەر مادەم ئاژانسی هەیە لەو دنیا خواتوانێ حسابی کات چونکە وەدیان لە ئیسلامە پێڵێن تەکلیفی لەسەر ئەوەرەوە حسابی نەکرێ بەسەر بۆ نمونە مەسیحیەکان ژنیان بە ئاژانسی دانان ژن هەر ئاژانسی هەر نییە هەر سۆڵی نییە نییە لەبەر لەو دنیاژلی ناپرستەوە بە نموناڵێ اینجا ئەم ئاژانسیە کە تۆ ئەم تیبارەت بۆ جەماوەر دانات کە ئەتوانێت ڕاستکە یاسکۆکە ئەوانە ئەو دەم کە ڕاست ناکات و چوتەکە ئەدە ڕخنەی لێ بگری ینی ڕخنەگرتن و ڕخنەگرتن لەم جۆرە دیاردانە بۆ تشتێکی پۆپۆلیستی ئەوانە نێسێتە دابنیشە قسە بەسەر بەیەکێتی و پارتی بڵێمەوانە دەلایکت بۆ دێ لەسەر فەیسبوک و ئەو دەسانەوە خۆش بێ ئەوانە بەڵام وەختێک پەنجە بخەیتە سەر مەسەلەیەکی واقعیان کۆمەڵگای خۆ ڕەنگە خەڵک پێی ناخۆشە وڵام پێخۆش بوون و پێ ناخۆش بوون سیاستمان بۆ نەکردو بۆ نایکەن ڕەخشمان بۆ نەگرتەوە بۆ نایبین ئەو کۆمەڵگای کوردستانە ئەڵکەکەی ئەوانەی دانیشتوانی شارەکان ئەوان بەرپرسن لە تێکدانی ژینگەی کوردستان نەبدەسەڵات بەرپرسن بەوەی کە هیچ جوڵەیەکیان نەکردووە یعنی ئەو حیزبانەی لە کوردستان ئەخوان بۆ ئۆپۆزیسیۆن نەزانێت لە ڕاستیانەوە بۆ چەپیان لە کۆمونیستیانەوە بۆ ئیسلامیان هەمویان بەرپرسن لەوەی کەوا ژینگەی کوردستان بەم ئاستە گەیشتووە دەسەڵات تاوانکارە نەوتفرۆشە تەواو بڕاینەوە لەگەڵ یا ئێوە چیەکەن بووی کەوا ئاڵو گۆڕشی پێبێنن هەموو بەس منەوە نامەوێت بزانم نەمبینی حیزبێک لە کوردستانە کەمپینێک بەڕێخە لیستێک ئیمزاکۆ کاتەوە بڵێ پاسمان ئەوێ پاسی ناو شارمان ئەوێ پاسی گەورەی ناو شارمان ئەوێ نەگەم پاسە شکۆلانانەی کە ئێنەکە هاتوچۆی عمومیمان ئەوێ قیتارمان ئەوێ چاکردنی هاتوچۆمان ئەوێتەوەوانە ئەمانە ئەتوانێت ئەو دۆخەنانەبارە چارەسەرکە بەڵام کەس مەباز ناکە و کەس خۆی بەخاوەنی ئەمە نازانێت ئەمە یەتە سەر باسێک شەماڵگیان پەرەدیگمای ئێستا کە باس ئەم کۆمەڵە کێشەیە ئەەکەی شۆڕشێکی نوێ ئەم شۆڕشە نوێیە ئەبێ شۆڕشێ بێ پاراستنی سیستمی ئیکۆلۆژی تایە زەمان بکە چکە هاوکێشەی پاراستنی کێشەکانی تریشە چکە پاراستنی سیستمی ئیکۆلۆژیەکە واتای ئەوە ئەدا بەدەستەوە پێگەی یەکێکی تر نەفەوتێ بە سەر سوود و قازانجی ئەوی تر هەموو گیان لەبەرەکان هەموو مرۆڤەکان هەموو دار و درەختێک لەم ژینگەیە پێکەوە ئەبێ بە یەکسانی و بە تەبایی بە عەدالەت بە شێوەیەکی بە شکلێکی پتە و بە شکلێکی کۆمەڵگەیەکی سەقامگیر کە پێی ئەوتێت هۆڵبار یعنی سوستینەبڵ سۆسایەتی ئەبێ بە بەردەوامی ئێمە ئەم بەرنامەیە هەبێت بەرنامەکەش لەکیوە لە خەڵکەکەەوە خۆی دەسی پێ بکات چونچینە ئەزانی تۆ تازە بە تەمایەوە نەماوی دەسەڵات تۆ بخاتە سەر ڕێی ڕاست دەسەڵات هەر ئەوان فریبیەکەی خۆی و هەر پارەکێشانەوەکەی خۆی ئەوێت و بیریشی بە هیچ شێوەی لە ژینگە نەکردو دا لێرەوە ئەکەوێتەوانێ سەر ئینجیڤیدوەڵ یعنی دیسیژن ئەمە قەراری دەسەڵاتەکە واز لێبێنە ئەبێ ئەو کەسانە کە لە کوردستانە بیر لە ژینگەکەی خۆی بکاتەوە بیر لە وڵات پارێزی خۆی بکاتەوانێ پێویستی بە هەنگاونانێکی گەورە هەیە بۆ گۆڕانکاری خۆی بۆ نەمتی ژیانی خۆی بۆ مینتالیتێتی خۆی کە لە بەیانیەوە هەڵەسێ
شتێک بڕواجا لێرە یەک ئاماژە بە شتێک کراوە توێژەرەکانی جیهانیان کردووە ژن و مناڵ کەمتر ژینگە پیسەکاتەوە وەک لە پیاو زیاتر لە دەرەوەی ئۆتۆمبیلی پێیە ژینگە وێرانەکات ژینگە خراپەکات ژن و مناڵ ئەو جوڵەیە و ئەو بزوتنەوەی کەیکەن پاک و خاوێنی و پاراستنی ژینگە زیاتر لە ژن و مناڵایە یعنی ئەو سیستەمی حتا پاتریەکاڵە پیاوسالاریە کە نظامێکی نایەکسانیە نالەباریە ئەویش بوونی کاریگەری خۆی هەیە کە هەموو کێشەکان ببەستێتەوە خۆی شتەکان پیس بکات و بە ئافرەت بە ژن پاک بکرێتەوانێ ئەمە خۆی کێشەی هەم چینایەتیە هەم شۆڕشێکی بیر و ڕایە هەم ئەوەیە کە لە چۆ دەست پێ بکەیت چونکە تۆ ناخواردنی گۆشتەکەش کە ئەڕوات ئەم هەموو گۆشتی میسانە کە پەخازی میسان دروستەکات و پیسایی و خاشاک دروستەکات لەگەڵ ئەوەیە تاکو تۆ بکەویتە سەر خواردنی زیاتر سەوزایی ئێستا لە جیهانی پێشکەوتووە خواردنی شین هەیە شین کە لە قەوزەکانی ناو دەریایە یعنی ئەگەر خەڵک بەرە و زیایی بڕوە ژمارەی دانیشتوان زۆر زۆر بەڕادەیەکی زۆر زۆر لە پێش ئەوە بێ یعنی لە دەریایە تۆ قەوزە ئێستا توێژەری قەوزە لە سویدا نانی لێ دروست کردووە نان خواردنی ئەو نانە زۆر زۆر قازانجی زیاترە وەک لەوەی کە ئارد و قازانجی لە گەرمەکە زۆر زیاترە کە بە مەوادی شیمیاوی و بە ئەنواع ئەسلحە خۆی پۆشیوە خۆی کردووە بە چڵە گەرمێکە لەگەڵ ئەو زەهرەیە خۆی بگونجێنێت چکە سروشتەکەی شێواوە ئەو گەرمە گەرمی 1000 ساڵ لەوە پێش نییە سروشت زۆر سروشتێکی جوانە ملیۆنەها ساڵە ئەو سروشتە خۆی پاقش ڕاگرتووە خۆی جوان ڕاگرتووە بەڵام ئێمەی مرۆڤ بەهۆی ئەم هەموو زەخت و فشار و سەرمایه‌داری و قازانجەکانی تێکمانداوە ئەیەوێت لە یەک کاتی زۆر زۆر خێرادا هەرچی کانەکانی هێدەری بێنێ و سەرفی بکات و هیچ شتێکی نەهێڵێتەوانێ بۆ نەوەی نوێی ئایندەمان ئەجا ئەمە باسێکە لەوانەیە لە حەلەقەیەکی ترا یعنی جێگای زۆر جوانبی ئەم مەسەلەیە هەیە من داناوە بۆ بەرنامەی تر و لەسەریشی باسەکەین لەسەر مۆزوعی ژین لە مەسەلەیەکی بەڵێ خواردنی شین ئەمەش ئێستا لە بەحسی تازەیە بەدیلێکە بۆ ئەوەی کە جێگای خواردنی تەکنیک زۆرە هاوڕێ ئاسۆ تەکنیک زۆرە و ڕێگا زۆرە بۆی کەوا چاکسازی لەم بوارەیە بکرێ بەڵام ئەکتەر شێ ئەکتەر لە کوردستانە خەڵک بۆ گۆڕانکاری دووبارە چاوی لە دەسەڵاتە ئەچم خۆپیشاندانەکەم ئەڵێم موچەکەم بۆیە لە بەغاوە نەخێر ئەگەر لە ئەڵێم بیبەن بۆ بەغا سەرنجام خەڵک وای لێ هاتووە لە بینی ئەم گروپە جەردانەیە کامیان کەمتر جەردەیە کامیانی ئەمە هەموو ئۆپشنەکە و هەموو اختیارەتەکانت تۆ لە ژیانتە کە هاتی خەباتت کرد لە سەرجادە بوو بەمە بە خۆپیشاندان لە بینی دزەکانە لە بینی جەردەکانە هەڵبژاردن بکەیت کامیان کەمتر جەردێ و کامیان زۆرتر جەردەیە یاخود لە باتی ژینگە باسێکی ژینگەی چیەکەی باوە هەموو دەسەڵات دوای کردووانە بەڵام خۆمان لە بینی یەکا دراوسی لەگەڵ دراوسیا مناقەسەیەکی کامیان سیارەکەی بەرزترین باسی چینی ناوەڕاست دەکەم دیارە چینێک پەراوێزکراو هەیە لە کوردستانە کە هیچ پەیوەندی بە باسانەوە نییە ئیکەین بەڵام ئەوەی کەوە وەعی ئەم کۆمەڵگایە بەرامبەر بەخۆی بەرامبەر بە کێشەکانی تەرسیمەکە چینی ناوەندە و ئەم چینی ناوەندە بە حەقیقەت لە کوردستانە فاسد بووە بەدەستی دەسەڵاتەوە ئەم چینی ناوەندە بۆتە بەشێک لە دەسەڵات ئەخلاقیاتی هەڵسوکەوتی تێگەیشتنی بۆ ژیان مۆراڵی و ئەوەی کە بە چاکێزانەوەی بە خراپێزانێ زۆر زۆر فەرقێکی ئەوتوی لەگەڵ دەسەڵاتان نییە ڕۆژ تا ئەوانە باسەکە لەوەیە بێ کێشە لەوەیە بێ چێ زۆرتر بەشی بەرکەوێ نەک ئەوەی کە چی ڕەوایە و چی ناڕەوایە چی دروستە و چی نادروستە من تێ ناگەم ینی مەسەلەن گەنجەکانی کوردستان بۆ نوێ گەنجەکانی زانکۆی کوردستان لە چۆن کامەیە کەمپینەکانیان
ئەقینا بیر لە خۆتان ناکەنەوە ئایندەتان بیر لە مناڵەکانتان ناکەنەوە لەم وڵاتەیە قسە لەسەرەوەی کە ئایا لە دوای ئەمریکا 20 ساڵ پێپەڕی لە ساڵی 2040 بەپێی ئەو پێشبینیانەی دانراوە پلەی گەرما لە شاری بەغا ئەگاتە 100 دەرەجەی سەدی بۆ ماوەی زیاتر لە 90 ڕۆژ لە ساڵە چی ئەتوانێت لە دۆخی وایە بژی یعنی ئەم هینە ڤێرمە بولەیە لە سویدا 2600 کەس ژیانی خۆی لە دەزا لە هەموو ئەوروپا زیاتر لە وڵاتەکانی ترا چکە فێری ئەوە نەبووە بەو گەرمایە هەروازانێت گەرماکەی جارانە چێتە دەرەوانێ خەڵکی نەخۆشی تیا بۆ تەحملی نەکردووە نەخۆشی دڵی هەبووە نەخۆشی سی هەبووە نەخۆشی تری هەبووە تەحملی و گەرمایی نەکردووە مرۆڤی لای ئێمە تا ڕادەیەک چکە زۆر گەرمای دیوە خۆی لە ماڵەوە پارێزێ ناچێتە دەرەوە لە قرچە قرچی گەرماکەیەکە لە نیوە ڕۆیایە یعنی زۆرتر بە سپلیت و بە موبەڕیدە و ئەگە کارە باشتی هەبێ و ئیمکانیاتی ئەوەی هەبێ ئەوە نەشی بێ ئەوە بە حەسیر و بە باوەشێنی زمانی کۆن خۆیان باوەشێنەکەن ئاویش نییە ئاوی سارد بکە بەخۆیان ئاوەکە لە تانچێکەوەیەت کوڵیوە بە دەرەجەی لەوانەیە 80 دەرەجە کوڵی بێ چکە هەر لە تانچەکەی لە سەربانەوانێ چۆن چۆنی ساردی کاتەوانێ سەهۆڵی بۆێنێ زۆر ماڵ هەبووە سەهۆڵیان لەناوە کردویانەتە ئەمیش کە هەر بۆ خۆی زەرەر بەخشیەکی گەورەی هەیە دروستکردنی سەهۆڵ و دروستکردنی با بڵێن بە فسوولیا بە نەوت و بە غاز و بەمانە خۆت فێنێک بکەیتەوانە و جیهازی ترن نەبێ بەدیلت نەبێ بۆ ئەوەی کە بتوانیت ئیدامەی ئەم مەوجە گەرمایە بکەیت ئەم ئەزمەیە بەڕاستی بۆ سەر ژیانی خەڵک مەترسیەکی زۆر زۆر گەورەی هەیە بۆیشە ئەمە پێ ئەوترێت بگەڕێنەوانێ بۆ بیدروینەوە قسەکانمان بگەڕێنەوە سەر کوپیش ئەمە ترسیەی چاو لێ کردووە کە ئەزانێت حەسارەکە پلەی گەرمای بەم شێوەیە بڕۆین لە ساڵانی داهاتوو ئەگاتە سێ ئەگاتە چوار اینجا ئەو کاتە تووشی کێشەیەکی زۆر زۆر گەورە ئەبین و ئەم هەموو ئامانج و هەدەفەی کە هەیەی کە ئەم پلەیەی کە ئێستا هەیە کە بۆتە 1.5 بپارێزرێ ئەم هەموو شەڕەحەنەیە و شەڕەچەقەیە ئەکەن بۆ فەقەرەیە زیادکردن و فەقەرەیەک ئیزافە بکەن لەم بەندانەیە شتێک جێبەجێ بکەن بەڵام هەمووی بە دەردی کابرای عەرەبی کوتی حبر على ورق یعنی ئومێدەوارم کۆنگرێ نەکەن لە داهاتووە لەژێر دروشمی چاشی مەکە باخرام نەوێت بالضبط وەکو کاتێک فکری دەبێت و چاشی مەکە باخرام نەبێت دیاری هەر ئەوەی کە تا ئەسەر بەرەو خراپتر شووە بەرحەم من ئەوەشم بیستووە ئاڕێ ئەسۆ زیابوونی پلێک یا دوو پلە سەدی بەسەر زەویا وەکو یەک دابەش نابێت شوێنی وا هەیە نایگرێتەوە شوێنی وا هەیە زۆر زیاتر گەرمە بێت وەلەو جێگانی کە زۆر زیاتر گەرمە بێ ئەمە دیراساتەوە بەستمەوە نیە قسەیەکە ئینە دیراساتە لە ڕیاض و لە بەغا لەو دوو شوێنە کە لەینە بەپێ و تەوقعاتانەی کە هەیە ساڵی 2040 پلەی گەرما ئەگاتە 60 دەرەجەی سەدی و ئەمە تر هەڕەشەیەکە لە ژیانی ملیۆنەها خەڵک ڕەشەیە لە ژیانی نەوەی نوێ لە ژیانی ئاژەڵ لە ژیانی درەخت لە ژیانی ژینگە بێگومان ئەمە ئەبێ ببێ پرسێکی سیاسی ڕاستی جەماوەر خۆی تێبیکە بە پرسێکی سیاسی بەڵام کەس نابێ بە خاوەنی و کەس ئینی ناکە و من ئەوش بڵێم ینی ئەمە یەک بیرمان لێ نەکرد بێتەوە لە کۆنگرەی دووی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان و دەستکاری بەرنامەی دنیای باشترمان کردووە بەندێکی سەبارەت بە ژینگەمان تیادا ناوە کە بەندێکی زۆر جوان نووسراوە نازانم دیتەوەنا حیزبی کۆمونیستی کارگەری کوردستان زۆر تێگەشتێکی درستی بۆ ئەمە دەربڕووە بەڵام خۆ بەرنامە سوودی چێگەر تۆ ئەکتەر نەبێ ئەکتیڤیستن نەبێ ئەگەر
اعتیبارت جەماوەر کۆمەلگاکە داخل نابێتەوە بەشداری بکە لە پرۆژەکان تا پرۆژەیەکت نەبێت کە پرۆژەی هەموو خەڵک بێ و هەموو خەڵک بتوانێت بەشداری تا بکەوانەوانە بچێ ببرێت پێش ئەوە تەواو تۆ بەرنامەکە ڕاستە بەرنامەکەەوە هەیە بەڵام تا ئێستا ئەم کۆمۆنیستانە یاخود هیچ هەنگاوێکیان ناوە بۆ سەوزکردنی دەوروبەری خۆیان ئەو شوێنانەی کە تیان درەختێکی زیاتری تا بڕوێنن بتوانن بەلایەنی کەمەوە بودجەیەکی وا کۆکەنەوە کە چەند درەختی خۆتا هەرەوەزیەک دروستکە لە گەڕەکەکەی خۆتا هەرەوەزیەک دروستکەم با ئەم جادێ بکەین بە دار و درەخت لەم جادێ چی هەیە دەسەڵات ئەدبا بۆ زیندانەڵێ بۆچی ئەڕوێری ئەگەر ڕاستەکەن ئەگەر ئەو بەرنامەیان نووسیوە باخچەیەکی هاوبەش وەکو چۆن جاران کۆڵخۆزەکان لە رووسیا لە ڕۆژاوا بەڕاستی یعنی مۆدلێکی زۆر پێشکەوتووی تایە لە ڕۆژاوە ینی هەرچەنە تورکیاچێت دەرەختی زەیتون و بەدەبابە بۆوانە ئەشێلێ و چیشیەکات بەڵام سیاسەتێک هەیە کە ئەبێت بەشی خۆیی یعنی خۆبەڕێوەبردن بتوانێت هەر لە خۆتا وەک چۆن کۆڵخۆزەکانی رووسیا کشت و کاڵیانە کرد بەرهەمی خۆیان هەبوو ئەم بەرهەمە بەرهەمێکی ئیکۆلۆژیە تر پێویست ناکاتەوە بە ئۆتۆمبیل بیگەڕێنی بیبەی لەم شوێنەوە یاخود بڕۆی بە ئۆتۆمبیل بچیت پارەیەکی زۆر لە بەنزین و لە سەرفیاتا بکەیت بڕۆیت لە منطقەی خۆتا کشت و کاڵێک بکەن بە هەرەوەزی هەرجارە و دواسیانێک بتوانێت بەرپرسیاری بێت و بەرهەمەکە دابش کرێتەوانێ بەسەرەوانەیە کە چانویانە و کە عزیێت و زەحمەتیان تیا بەخشیوە ئەمە دووچەرخە یعنی داوا بکرێت کە بە دووچەرخەم هەموو گەنجە هەیە پارەی نییە بڕوا لە شوێنێکەوە بۆ جێگایەکی تر هەمووشی چاوەڕێەوەیە کە سواری تەکسی بێت یان بڕوات بۆ دانیشگایە بتوە داوا بکەن لە دەسەڵاتدار ڕێگایەکی تایبەتی بۆ پاسکیل بۆ دووچەرخە بکاتەوانێ کە هیچی تێ ناچێ هەر خەتێکی لێ بدرێ ئەنی جادەکە خەتێکی لێ بدرێ خەتەکە کرێ ئەو خەتێکی سپی بێ بۆی ئۆتۆمبیل نێتە سەری با دووچەرخە دابشکات بەسەر قوتابیانی زانکۆیە قوتابیەکان هەم لە باری تەندروستیەوە هەم لە باری ژینگەیەوە شتێک بگەڕێنەوانێ بۆ ژینگەکەی خۆیان بۆ دەوروبەرەی کە تیاژین یعنی ئەم بەرنامانە زۆر خاڵ هەیە کە بەڕاستی کە من پێم وتی دەبێ شۆڕشێک دەست پێ بکات ئەم شۆڕشە شۆڕشی بیرۆکەیەکی ژینگە پارێزی بێ و ئەم ژینگەیە لەگەڵ کە باسی ئەوەمان کرد کە ژن زیاتر ژینگە پارێز بووە ژنۆلۆژی ژینگە پارێزی دوو بەرنامەن بە یەکتریەوانێ بە تەطبیق و بە کاری ئەوە دەست پێ بکات و پێشوازی لێ بکرێت لە کوردستانە و کیژۆڵەکان ببن بە مەشخەڵی ئەوەی کە دووچەرخە لێ بخۆردرێت بە دووچەرخە بەسەر جادەکانە بڕۆن یعنی ئەمە بۆ خۆی ببێتە بەرنامەی زۆر هەیە کە لە بەیانیەوە هەڵەسیت بە چی شتێک ئەڕۆیتە دەرەوانەوە چۆن ئەگەڕێتەوە ماڵەوە و چ خواردنێک ئەکری لە چێ جێگایەکان نانەخورێت و چۆن خاشاک ئەو ڕاستە من نایبینم قوربانجان ئەوە تا ئەڵێ حکوومەت بووچە نادا دووچەرخە دابش دەکات کا گاسۆ ئێمە بەڵێ ئێمە باس لەو جیلە شۆڕژگێڕە ئەەکەینەوانێ کە ئەو بیرۆکانە لە مێشکیان نابێت بۆ ئەوەی جەختێکی زۆر بکەن بۆ لابرنیشەرخاگە داوای موچە ناکە ئەوانەی موچەخۆرن دووچەرخیان نایە بەڵام گەنجێکی زۆر هەیە لە شارە ئێوە هاتو چۆبکە ئەوانە و بە تەکسی بڕۆیە بە پاس هاتو چۆبکە یا خۆتیگر هاتو چۆکردنی ئەوانە ئینە بەرحەڵەخواانە موچە وەرناگرن موچەش نادا و پاسچیلیش نادا داوای موچاکەن داوای پاسچیلیش کرد چایشیتیایە بەرحاڵ بەڵام ڕاستیەکەیە کە من بیرم چوار ئەو هاوڕێ تاپگەیە کە ئەو پرسیاری بۆ تۆ نادوو بیری خستمەوە کە ئەمە ئەبێ بخەمە سەرینەکە سەلام عەبدوڵڵا درەختی چاندۆ لە شارەکەی خۆی هاوڕەشەوە دقیقەن وایە سەلام عەبدوڵڵا بە تەنیا باڵی بە تاقی تەنیا خۆی لە شارێکی وەکو خانەقین
بە ماوەیەکی زۆر کەم گروپێکی زۆر باش و چالاشی کۆ کردەوە وتوانی کاریگەری هەبێ لەسەر هەتا جەمالێتی ئەو شار ینی ئەڕۆی جێپەنجەی سەلام عەبدوڵڵا لەناو ئەو شارەیە ئەبینی نازانم لە هەر شارەیە بۆ ناتوانێت دوو سەلام عەبدوڵڵا کۆ بێتەوە لە پەنایەکە دار بڕوێنێ دار بچێرێ دڵنیا ئیمکاناتەکەی هەیە دڵنیا پارەکەی هەیە وە کەمپینەکانی کە خەنە ڕێگە ئیتر هەر ئەبێت دەسەڵات ئەمە بکە ئەبێت دەسەڵاتەوە بکە نەخێر من لە سلێمانیا بم کەمپینەکە مەڵێم ئەبێ فاروقی بەلا مستەفا ئەوە بکە ئەبێ خێزانی بامۆشی ئەوە بکە ئەبێ لەکێکەوە لێ شەمە نەفەریەنم شەمە نەفەر هەربوو بەکەی شعرەکانی حاجی قایری کۆیی و شعرەکانە بکرێ ئەبێ ئەم شتانە بوترێ یعنی ئێمە مەسەرەن کاڵی ئەگەر ڕاستەکەن لە بەرنامەیانی هاوڕاست و بەرنامەکە هەیە منە خۆم ئاگاداری گۆڕینەکەی خۆم ئاگادارم کە چۆن بەرنامەی دنیای باشتری منسوور حکمەتیان لە کۆنگرەیەکە گۆڕیەوە ئەو بەندیان بۆ زیاد کردووە لەسەر مەسەلەی ژینگە بەندەکە هەیە کردەکەی نییە کردەوەکەی نییە بیرکردنەوەکەی نییە وە تێگەیشتن لەوەی کەوا ژینگە پرسێکی سیاسیە و سیاسیە بە معنای ئەوە ناکە بیکەی بە شیعاری سیاسی بۆی کەوا دەسەڵاتی پێ بڕوخێنی و دەسەڵاتی پێبێنی سیاسیە بە معنای گۆڕینی باڵانسی هێزە جەماوەریشی فراوان ئەتوانێت لە دەوری پرسی ژینگە بێتە پێشەوە و ئەگەر هاتە پێشەوە ئەگەر خۆی کۆ کردەوە و ئەگەر ڕێکخراوی خۆی دروست کرد بۆ ئەمانە ئەتوانێت باڵانسی هێز لەگەڵ دەسەڵاتە بگۆڕێ جمهوری ئیسلامی بۆ ئەوە نەڕقی لەوانەیە کە ئەگەر بەردروست دەکەن و بەدوایانەوەی لە ناویان بەرێت و ئاگرە کاتەوە لە پوش و پەڵاشوانەوەیوە ژینگە تێکبات و ژینگە پارێزان قەڵاچووەکە لەبەرەوەی ئەزانێ ئەم گروپە کە دیفاع لە سروشتی ئەم کۆمەلگایە ئەکا ئەگەر خۆی گرت ئەگەر دەسەڵاتی پراکردوانە دیفاع لە کۆمەلگاکە شەکە ئەم تێگەیشتنە لەسەر سیاسە دێمە ئەبینین کە بەداخەوە زۆر زۆر بەرچاو نییە کە ئێمە بێگومان من لە ڕۆژهەڵات چەندین کەسم بینیوە بە خاکەناز و پێمەڕەکەی خۆی کەوتۆتە کوژانەوەی ئاگر و ژیانی خۆی خستۆتە مەترسیەوانێ بۆی درەختەکان نەسووتێن ئەو کۆڵبەرانە ئەو کە ژیانی خۆیان هەمووی لە خەتەرا ینی بە شاخ و داقە هەڵە سوورێتیەت کۆڵێکی زۆر لەسەر شانی دانێ دەیهێنێت لەبەر هەژاری و فەقیری خۆی کە هیچ دووە مۆکسیدێکی کاربۆن سەرف ناکرێت ئەمانە ژینگە پارێزی وڵاتن ئەو کەسانەی کە ناسیە کات و لەسەر جادەکانە خاشا کۆکاتەوانێ ئەمانە ژینگە پارێزن ڕۆژێکە بێت لە ڕۆژان هوشیاری خەڵکەکە وعی ئەو خەڵکە ئەوەندە بچێتە پێشەوانێ کە ڕێز و قەدرمەندی وەشکۆمەندی بدات بەم کەسانە و ئەم دەسەڵاتەی کە ئێستاکە هیچ ئاگایەکی لە ژینگە نییە و بە هیچ شێوەیەک ژینگە ناپارێزێ ئەمانە بێن جێگای ئەوانە بگرنەوە مەجلیسی شورایی خۆتان دروست بکەن یعنی ئەو خانمە کە پرسیاری کتاب دەخان یعنی کۆمۆنیستەکان باوانەکە کە پارە کۆکەنەوانێ با فەرمو ژینگە پارێزین بە دوو چەرخە بڕۆین هەموو شوی شوێنەکانی خۆمان بکەین با لەوانەوە دەست پێ بکە با لە پارتەکانی ترەوە کە ناوی خۆیان ناوە پارتی سەوز و ژینگە پارێز و فلان و فیسارۆمانە با لەمانەوە بکرێت یعنی زۆر شت هەیە توانێت وەکو تاک وەکو ڕێکخراو بکرێت و جەخت بخرێتە سەر سیاسەتی دەوڵەتەکە ئێمە ناڵێن هەموو شتێک ئەبێ خەتاباری یەکلایەنە بکرێ ئەبێ زۆشتیش مرۆڤەکە خۆی بە هوشیاری خۆی و بە کردەوەی ڕەوشتی خۆی بە گۆڕانکاری لە نەمتی ژیانی خۆیان ئەبێ ژیانی خۆی بگۆڕێ ئەبێتە ژینگە پارێزە ئێستا ئەمڕۆ من لێرە لەم کۆنفرانسەیە بۆ نمونە ئەمە چییە ئەمە چیە ئەمە کوپێکە ئەمە پێشنیاری خۆم بووە ئەم کوپە ناوی خۆم لێ نووسم ئەمە لە درەخت دروستەوە بۆچی من هەموو ڕۆژێک کوپێک ئاوە فرێدەمە ناو زبڵەوانە یعنی ئەمە ئیشێکی زۆر زۆر ئاسان ئەم کوپە ناوی لێ نووسم هەر ئەمە بەکارێنم وە چەند کەس چاوی لە من کرد و چەپڵەیەکیشم بۆ لێدرا کە بڵێ زۆر سوپاس و ئەوەشی کە پاچێک کردوانێ
بیزەبت لەوێ بوو لە ناو کۆنفرانسەکەی بوو زۆر سوپاسی لێکردم و چاو لێ ئەوە زووتر ئەم قسەیە بکەی بزانم من چەند چیسەم لەمانە فڕێداوە ئەمەم هێناوە ئەمەم چیسەی نایلۆن هێناوە تێم کردووە فرێم داوە بۆ بە خاشاکێکی زۆر یعنی ئەمانە هەندێک شتی ئاسانن کە ئەتوانیت تۆ ژینگەی پێپارێزیت ئەتوانیت زۆر شت بکرێت بۆ ئەوەی درەختێک بپارێزێت درەختێک نەبڕێتەوانێ ژیانی درەختێک بۆ ئێمە زۆر گرنگترە وەک لە ژیانی ئەوەی کە سیاست مەدارێکی دێت من و تۆ ڕەتەنێتەوانێ و بەدرۆ و دەلەسا بەڕاستی ژینگە پارێزی زۆر بواری هەیە زۆر چمکی لێ بێتەوە بەرنامەکەمان وابزانم دوور و درێژتر بوو لەوەی کە بۆماندان ڕابوو من چاوەڕێەوەم هەر کەسێ پرسیاری تری هەبێ بەرحاڵ دەستخۆشانە و ئەوانە لە ئاورێتابگەوە هاتۆ چەند کۆمنتی تریشی داناوە بەڵام من ئێمە وابیرم 2 سعاتمان تێپەڕان بەڵام باش کێشای تەسەورم ناکرد توانم لە سعاتێک زۆرتر و هەرتەنها بە پرسیار بەشداری بکەم بەڵام باسەکە و باسی ژینگە وەندە گەرموگوڕ بوو کە نەخۆشی کۆکەی بیر بردمەوە دەستی تۆش خۆش بێ گفتوگۆ لەگەڵ تا زۆر بە پێز زۆر لەزەتی خۆی هەیە هاوڕانێکە لەسەر تیکتۆکەوە لەگەڵمان بوون داواکاری لیان کە کەناڵەکانمان لەسەر فەیسبوک و لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن زەرەریتیانە بیکەن بەدڵتان بۆ بەرنامەکان سەیری مەکەن بەڵام بەهەرحاڵ بۆ ئێمە گرنگە کە ئەم کەناڵە فراوانتر بێتەوە بەدوای بەرنامەکانی فەڵەستین هەست دەکەم ئەلگۆریسمەکان بەرەو دوای ئەبا خەڵک زۆر نایبینێت بەرنامەکان بەڵام بەهەرحاڵ کاری خۆمان بەردەوامەکەین و داواژەکەم ئەم بەرنامەیە بەشیشی ئەم بەرنامەیە لینکی ئەم بەرنامەیە لە ڕێگەی کەناڵەکانی خۆتانەوە پەخش بکەن تا بتوانین لە دۆخێکی ترا و لە دۆخێکی پێشکەوتوترا گفتوگۆ لەسەر پرسی ژینگەوە ڕێگاچارەکان و باسەکان بکەین ڕخنێکە گرتمان ڕخنەمانە دەسەڵات نەگرت لێگەڕین وازمان لێنا ڕخنەیەکە لە مەزاجی خەڵکو لە مۆراڵی خەڵکو لە مامەڵی خەڵک گرتمانەوە لە حزابەکانی کە ئەتوانین جێگەی ڕخنە بن لەبەرەوەی بەرهەمدارە بنەگەر ڕخنەیە لێبیژێگە گرتمان بە مەبەستی فریاکەوتنی دۆخێکی نالەبارە کە هەڕەشە لەسەر تاسەری دنیاکە و کوردستانیش لە هەسارەیەشی تر نییە کوردستانیش لەسەر ئەم زەویێ ئەم زەویە تیاچێ تورکیا تیاچێ ئەوەشم بیر نەچێ بڵێم بەڕاستی ژینگە نە بە ناسیۆنالیزم چارەسەرەکێ نەک هەر بە فۆرمە زۆر دوژمن بە ئینسانەکەی وەکو سوارە دیموکراتەر ناکە دوژمنایەتیەکە لەگەڵ ئەسڵی ئینسانەوەوانە هەتا بە فۆرمێکی زۆر سادەش کە پێی وابێت کێشەی ژینگە کێشەیەکی نەتەوەیە چارەسەر ناکرێت و نە بە ڕەوتی نائینسانگەرا ڕەوتی ئینسانگەرا چارەسەرەکەی بە ڕەوتێکە بە شوێن بەرژەوەندی و ئازادی و داهاتوی ئینسانەوە نەک بە شوێن پرینسیپە ئایدۆلۆژیەکانە بێت جا چەپە ڕاستە ئیسلامیە لەبەرەوە ئەوانە ناتوانن لەم چوارچێوەیە ڕۆڵێکیان هەبێت بەڵام چەپێک هەیە توانێت زۆر شۆڕژێڕی ڕادیکاڵ بێ ناوای ئازادی بەرابەریەکی ئەو پەرگیر بکە بەڵام لە هەمان کاتە دڵسۆزێکی شێرگیری پرسی ژینگەش بێت لە بەرنامەکانمانە هەیە زۆر بە ڕۆشنی وتومانە لە ماکسەوە لەسەر ژینگە قسە کراوە و مارکسیستەکانی ئەم سەردەمە زۆر بە ڕۆشنی لەسەر ژینگە قسەیان کردووە و پرۆژەی زۆر باشەیە بۆی کەوا جەماوەر دەوری خۆتیا ببینێ ڕۆڵی خۆتیا ببینێ و ئەو پرۆژەی کە جەماوەر هەوڵەدا و دێتە مەیدان لەبری ئەوەی دوژمنایەتی یەکتر کات و تانە لە یەکبانە چی لەگەڵ ڕافێکەکە تا هاوڕێکە تاوە بۆ ناو بازار ئاسیرەکە لە ناو سیارەکەی ئەمە چیان هەموو خەڵکە نەهاتەوە بۆ بازار وەکوی خۆی بە پۆلیسێ ناوێتیان ئێتو خۆشت وەکو خەڵکە هاتی بۆ ناو بازار بە سیارە خەڵکەش وەکو تۆکە بەڵام لەبری ئەوەی ئەمانە ببێ خەڵک بێ لەوە بکاتەوە هاوکاری یەک بێت و لەم پرۆسەیە کاریگەری هەبێ ئەو ڕۆژە شۆڕش دەستی پێکردووە ئەو ڕۆژە ڕۆژێک نییە کە تۆ خۆت ئامادەکەی بۆ شۆڕش ئەو ڕۆژەی خەڵک هاتە سەرەوە مەزاتی کە ئێمە پێکەوە ئەتوانین ئەم چەکی گەورەی خۆمان حەلکەین
ئەو ڕۆژە شۆڕش دەستی پێ کردووە جەماوەری بتوانێت بەرامبەر بم پرسە هەڵوێستێکی یەکانگیر کاریگەر ئاڵوگۆڕبەخش پێک بێنێ دەسەڵات لە بردن یا خۆی ناکرێت فۆرمی تر دروستەکە بۆ لانانی ئەم دەسەڵات و دەسەڵات هێرانی دەسەڵاتیشت بەحاڵ من زۆر سوپاسی تۆکەم هاوڕێ ئاسۆ ئومێدەوارم ببێت لە بەرنامەی تریشە قسەواز لەسەر ئەم پرسە درێژە پێ بدەین فەرموو ئەگەر دواوتت هەیە با بەرنامەکە بە قسەکانی تۆ کۆتایی پێ بێت من لەو باوەڕێام ئەگەر کاڵ مارکسیش ئەمڕۆ بمایە یەکێکە بوو لەوە لە بواری ژینگەیە زۆر شتی تری بنووسایە چکە بێگومان پێش 100 ساڵ ئەم ژینگەیە وێرانەی ئێسا نەبووە و ئەو ژینگەی کە ئێسا خەڵکتیا ئەژی وەک گلوبالیزم وەک هەروەها نەزەریەی کاڵ مارکس عینەن ئەو شتانەشی تیا بووە کە ژینگەی کرێکار پارێزێت و بتوانێت ژینگەی و یەکەیە بە یەکەی زیندەوەر و گیان لەبەر و بە شێوەیەکی یەکسانی و بە شێوەیەکی پتە و کۆمەلگایەکی پتە و دروست ببێ بە هیوایەوەم کوردستانیش خەڵکە شۆڕژگێڕەکان لەم بەرنامانەوانێ بتوانن کەڵک وەربگرن بۆ زیادکردنی وعی خۆیان یعنی ئێمە لە وڵاتەکانی وەکو کوبای هەژار و ئەوانە کەمتر نین بتوانین خۆمان ئێمە ئەو هەنگاوانەی کە ئەوان ناویانە ئێمەش لە ناو خۆمانە زیاتر کۆڵخۆزێکی بچکۆلانە جەماوەری دروستکەین لە گەڕەکەکانە مەجالیس دروستکەین کارەکان دابەشکەین لە ناو خۆمانە ئەگە ئەمانە هەبێت پێم وایە کۆمەلگاکەمان ئیتر پشت ئەکاتە دەسەڵات و هێز و قودرەت لە دەسەڵات ئەسێنێتەوانێ و ئەدرێتەوانێ بە ذاتی شخصەکە چکە ئێمە هیچ هیوایەکمان بەو دەسەڵاتە نەماوە کە شتەکان بکات زۆر زۆر سپاس دەکەم لەم بەرنامەیە کە بەو هەموو نەخۆشیەوە هاتیت هاوڕێ شەماڵجان سوپاس گوزار ڕۆژی خۆشەویستی کەناڵی هیواش وەڵی عزیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتیینە کۆتایی ئەم بەرنامێشمان داواکارین لە ئێوەی ئازیز لینچی بەرنامەکانی کەناڵی هیوا لە ڕێگەی خۆتانەوە خۆش بکەن دۆست و ئاشنایەتان باگێش بکەن ئەم کەناڵە سەبسکرایب بکەن ڕەنگە ئەمە دوا بەرنامەی ئەم ساڵی کەناڵی هیوا بێ سەرباری نەخۆشی ئەم بەرنامەی ئەنجامدا ساڵی 2023 جگە لە بەشداری هەوڕێ ڕەحمان بۆ چەند بەرنامەیەکی تایبەت کە لە ڕێگەی کەناڵی هیوا پێشکەشەکرا سەرجەم بەرنامەکانی کەناڵی هیوا تەنهاییشیشان نەوێ کە عەلی مەحموود پێشکەشی کرد سەرجەم بەرنامەکانی خۆم کردومەوە ئەمە بەردەوامە بێ دەستبەرداری کەناڵی هیوا ناوە کەناڵی هیوا پەنجەرەیەکە بۆ هەر چەپێکی گۆڕانی کاری خواست هەر چەپێکی ئازادی بەرابەری خواست هەر کەسێکیش بێ کاراتەکانی ئەم کەناڵە بەکاربێنێ لە اختیارە چ ئەوەی بەشدار بووم وەکو بێژەر و قسەکرد چ ئەوەی خۆیان بەرنامەکان بەڕێوەبەر بەمەرجێک لە چوارچێوەی ئازادی خوازی بەرابەری خوازی دەرنەچێت بە ئومێدی ئەوەی ئەگەر نەمدینەوە پێش ساڵی 2024 ساڵێکی کامەرانی و پڕکامەرانی شادی چاوەڕوانی ئەوەی عزیز بێ ئەو ئومێدانی کە نەهات نەدی ساڵی ئایندە بێ نەدی و ساڵێکی ئاسوودەترمان هەبێ کەمتر مناڵ و کەمتر خەڵکی بێتاوانی تیا ببێتە قوربانی ململالی و شەڕ و شۆڕی رووسیا و ئۆکرانیا و ئیسرائیل لە بەرامبەر خەڵکی فەڵەستین تورکیا لە بەرامبەر خەڵکی کوردستانی ڕۆژاوا و خەڵکی کوردستانی بە خەڵکی هەموو کوردستان و لە سوودان لە ئەفریقیا لە شوێنەکانی تری دنیا خەڵک ئاسوودەتر بن و ژیانێکی بەختەوەرتیان هەبێت دیارە ئومێد خواستن ئاڵگۆڕێک بە بینایانێ بەڵام دەربڕینی ئەحساسات و ئەم ڕۆژانەی کۆتایی ساڵیش ڕۆژانێکن کە
ئینسان ئێساسەکان تێ بڕێ. سپاسانەکەم تا ئێستا تەحملی بەرنامەی ئێمەتان کرد، بینەری بوون لە سەرنجتان لە ڕەخنەتان لە ڕەخنەتان لەسەر بابەتەکە وە قسەیەک هەتانە توانێت کۆمەک بکا بۆیەوە ئەم بابەت باشتر و چاکتر تاوتێ بکرێ. بێخی مەکەن. دووبارە سپاس بۆ بینەربوونتان تا ئێستا تا بەرنامەیەشی تر بە شادی و کامرانی تەنستێ.